بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز، سڵاوتان لێبێ و بەیانیتان باش، ئاسوودە و کامەران بن. لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانم لە پەیام لە سەرەتای دەستپێکی هەفتەیەکی نوێ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لەگەڵتانە بین وە کۆمەڵی ڕگە و بابەتی جیاوازەوە. ئینشەڵڵا تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. سڵاوتان لەبێت هەرزان و خۆشەویستان، هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین، هیواخوازن کە دەرونێکی ئارامتانە بێت. ئازان و خۆشەویستان، ئەمڕۆژ کۆمەڵێک بورگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە گۆڕینی منهەجی پەروەردەی ئیسلامی دەکەین لە قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەی کە ماوەی چەند ساڵێکە هەوڵ دەدرێت کە گۆڕانکاری تێدا بگرێت بە چەند قۆناغێک چەند بابەتێکی تێدا لابراوە لە ئێستاشدا دەنگوی ئەوە هەبوو کە بە تەواوەتی ئەم منهەجی پەروەردەیە لە نێو پرۆگرامی خوێندندا نەمێنێت. ئێمە باز لە لێککەوتە خراپەکانی دەکەین و باز لەوە دەکەین کە بوونی پەروەردەی ئیسلامی، بوونی بابەتە ئاینیەکان تا چەند گرنگن لە پەروەردەی منداڵان یاخود خوێندکاران لە سەرەتاییدا و تاوەکو دەگەنە ئامادەی گفتوگۆ دەکەین لەو بارەوە. لە بابەتێکی دیکەی بەرنامەکەماندا باز لە پرۆژەی بەهای فەرموودە دەکەین کە ڕۆژی ڕابردوو نزیکەی 7,000 منداڵ و نەوجەوانان تایدا تاقیکردنەوەی بەهای فەرموودەیان ئەنجامدا کە توانی بوویان 6 فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەرکەن. ئێمە باز لە گرنگی و ئەهمیەتی ئەم جۆرە پرۆژانە دەکەین و باز لە پلان و کاری داهاتووی ئەم جۆرە پرۆژانە دەکەین لە هەرێمی کوردستان. بەڵێ ئایزان، لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و فیچەرمان بۆ ئامادە کردوون لەسەر کۆمەڵێک بورگە و بابەتی جیاواز. سەرەتاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا و وەروەها بەرز و نزمی لە پلەکانی گەرما لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. گۆڕینی منهەجی پەروەردەی ئیسلامی دەکەین لە قۆناغەکانی بنەڕەتی تاوەکو ئامادەی لە چەند ساڵێکە کۆمەڵێک بابەتێک لەو پەروەردەی یاخود لەو دەرسەدا دەرهێنراون لە ئێستاشدا دەنگوی ئەوە هەبوو کە بە تەواوەتی ئەم دەرسە ئەم وانەیە لە پرۆگرامەکانی خوێندندا نەمێنێت. وەروەها باز لەوە دەکرات کە لە ڕێگەی لیژنەکانەوە کۆمەڵێک پلان و بەرنامەدانرا و بۆ تەواوی پرۆگرامەکانی دیکە. بەڵام یەکێک لەو گۆڕانکارانەی کە تێدا ئەنجام دەدرا پەروەردەی ئیسلامی. ئێمە گفتوگۆ دەکەین لەو بارەیە کە بزانین ئایا گۆڕینی منهەجی پەروەردەی ئیسلامی بوونی هەیە و ئایا ئەگەر ئەمە گۆڕانکاری بەسەردا بکرێت چه لێکەوتەیەکی خراپی دەبێت لە پەروەردەی ئاینی لە نێو خوێندنگاکاندا. گفتوگۆ دەکەین لەو بارەوە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا ئەکبەر غەریب نووسەر. مامۆستا زۆر بەخێر بێ. سپاس بۆ تۆ، زۆر سپاس. مامۆستا دەمێت ئەو زانیاریانەی کە لە نێو خەڵکدا بڵاو بوو لە ماوەی ڕابردوودا کە باز لەوە دەکرا منهەجی پەروەردەی ئیسلامی گۆڕانکاری بەسەردا دێت، ئەمە تا چەند ڕاستەوە ئایا کاری لەسەر کرا بوو؟ بەڵێ، دیارە بەناوی خوای گەورە و میهرەبان، سپاس بۆ ئێوەی بەڕێز، سپاس بۆ بینەرانی خۆشەویست. سەرەتا گرنگە ئەوە بزانین بەڕاستی کە گرنگی پەروەردەی ئاینی بۆ کۆمەلگا چییە، چونکە لە ڕاستیە ئەبێ هەموو بابەتێک کاتێک قسە و گفتوگۆ و لێکۆڵینەوە و لێتوێژینەوەی لەسەرەکەی پێویستە لە ڕێگ و ڕیشەکەیەوە دەست پێ بکەین. گرنگی پەروەردەی ئاینی بۆ کۆمەلگا زەروریەتێکی زۆر ئەولێتە بۆ تاکەکانی، نەکرد کۆمەلگەی کوردەواری و کۆمەلگەی عەرەب و کۆمەلگەی فارس و ئەوانەی کە هەڵگری ئاینی پیرۆزی ئیسلام، بەڵکو
وڵاتە گەورەکانی دەرەوەی ئێرش کە خۆیان بە وڵاتی زۆر پێشکەوتووە بینن و ئەناسێنن کە ئێستا بە گرنگیەوە زۆر بە گرنگیەوە کار لەسەرەوەکەن کە پەروەردەی ئاینی بگێڕنەوە بۆ ناو قوتابخانەکان و بۆ ناو ناوەندەکانی خوێندن چونکە بە سروشتی مرۆڤ بە تەبیعەتی مرۆڤ کاتی خوای گەورە کە ئینسانێک ئەفرانێنێ یان ئەی خوڵقێنێ ئەوەی ئەو جیناتی تێدا دروستەکە کە پێویستی بە لایەنی ڕۆحی ئەم مرۆڤە پێویستی بە گێڕانەوەی ڕاستەقینە هەیە بەرەو ئاین جا پەروەردەی ئاینی ئیش لەسەر دووشتی زۆر ئەساسیەکە دوو ڕەهەندی زۆر ئەساسی مرۆڤ یەکێکیان لایەنی معنەوی و ڕۆحی ئەوی تریان لایەنی جەستەیی و مادی ئەو لایەنە معنەوی و ڕۆحیە بەلای منەوە گرنگە یعنی پەروەردەی ئاینی زۆر ئینسان لە تاوان ئەگێڕێتەوە زۆر ئینسان ئەبەسێتەوە بە ئەخلاقی گەورەوە هەر سەروەر و ڕابەرمان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەسائیلی ئەخلاق فەرمێ ئینەما بوعیست لئوتەممە مەکارم الئەخلاق یعنی ئێمە هاتوین بۆ تەواوکردنی ئەخلاقی باڵا لە مرۆڤدا کەواتە مادام ئاین وا لە ناوەی مرۆڤەکە نەک دەرەوەی زیاتر وا لە معنەویەتی مرۆڤەکە کە پابەندی یاسا و ڕێسا کۆمەڵایەتیەکان بێ کە پابەندی ئەوە بێت تەجاوزی سنووری مرۆڤەکانی تر نەکا کە پابەندی ئەوە بێ بزانێتی سنوورەکانی خۆی کامەیە کە ئەخلاق لە مرۆڤەدا بچێنێ بنەما ئەخلاقیەکانی تیا دروستکە گرنگە پەروەردەی ئاینی لە هەموو کۆمەلگایەکە هەبێ هەر لێتان ناشارمەوە بەڕاستی ئێستا وڵاتانی دەرەوە وڵاتێکی وەکو ئەڵمانیا لە مانگی ڕابردووە لە پەرلەمانی گفتوگۆی ئەوەیان کرد کە پێویستە پەروەردەی ئیسلامی نەکەر ئاینی بەگشتی ئاینە ئاسمانەکان یان ئاینەکانی تر هەر پەروەردەی ئیسلامی بێتە ناوەندە قوتابخانەکانەوە چونکە توێژینەوەیان لەسەر کردووە باشترین شتە کە ئەتوانێ چاودێرێکی زۆر زۆر باش بێ بەسەر مرۆڤەکانەوە ڕاستە ئێمە کامیرەکان بە ڕۆژا زۆر یاسامان بۆ ڕێککەنەوە زۆر مرۆڤەکانە دەن لە قاڵبی یاسا بەڵام باوەڕم پێ بکەن ئاین و پەروەردەی ئاینی بە شەودا زۆر مرۆڤی ڕاگرتووە لەوەی هەکە هەڵە نەکە بە شەودا زۆر مرۆڤی والێ کردووە کە پابەندی یاسا و ڕێسا کۆمەڵایەتیەکان بێ کە پابەندی ئەوە بێت تەجاوزی سنووری مرۆڤەکانی تر نەکە کەواتە سەرەتا گرنگە ئەوە بزانین کە پەروەردەی ئاینی زۆر زۆر زەرورە بۆ تاکەکانی هەموو کۆمەلگایەک زۆر زۆر زەرورە لەوەی کە منداڵەکانمان تێبگەێنین پیان بگەێنین لەسەر ئەو مەنهەج و میتۆد و بیر و باوەڕە چونکە خۆیان ئەبەسنەوە بەشتی ڕۆحانی و بەشتی معنەوی و مرۆڤ پەت پەیوەندی نێوان ڕۆح و معنەوێتی لەگەڵ شتێکان نەبێت ناتوانێت خۆی ڕێک بخاتەوە ناتوانێت سیستەم و مەنهەج و میتۆدی بۆ خۆی دابنێ لەسەری بڕوە بۆیە گرنگە هەموو خێزانێک هەموو دایک و باوکێکی بەڕێز هەموو ناوەندێکی ئەکادیمی و خوێندن و زانستی و ئەمانە پێویستە بەجددی کار لەسەر ئەو پەیوەندی ڕۆحی و معنەوێ بکەن ڕگ و ڕیشەی دەرونی هەموو مرۆڤێک بەسنەوە بە ئاینەوە چونکە ئاین بەڕاستی کاریگەری گرنگی لەسەر مرۆڤەیە کەواتە مامۆستا لەسەر بنەمای قسەکانی بەڕێستان و ئەوەشی لە واقعا هەیە و پێشتریش بینراوە پەروەردەی ئیسلامی ئەگەر سوودێکی نەبوو بێ زیانێکی نەبوو بۆ ناو کۆمەلگا و بۆ ئینەکەم بە پێچوانەوە هەم بەشێکی واجبی شەرعیە و هەم بەشێکیشی ضروریەتە پەروەردەی ئیسلامی پێم وابێ من نمونە یەکێک لە منهەجانەیەکەوە لە پۆلی شەشی بنەڕەتی یعنی سەرەتایی جارانی ئەم جۆرە لە پەروەردە ئەم جۆرە لەم ڕێنمایانی لە نێوان ئەمانەی هەوکو مامۆستایە کە شارەزای کۆمەڵێک شتی زۆر سادە و وەروەها زۆر باش و بۆ نمونە لەوەی کە مرۆڤ ئاینەکەی بناسی وەروەها کۆمەڵێک کردار و کردەوەی باش و دوورکەوتنەوەی لە دزی و تاوان و ئەمانە یعنی ئەمەندە کێشەی تایە ئەمەندە مەترسیە ئەمەندە خەتەرە بیر لەوە بکرێتەوە یان ناوەڕۆکەکەی بگۆڕێ یا هەرلا ببرێ خۆی لە ڕاستیە کێشەکە ئەوەیە ئەمەندە بە بێبەهایی مامەڵە لەگەڵ ئەم شتا ئەکرێ لە ناو قوتابخانەکاندا ئێمە سێکی هێشەی بنەڕەتی گەورەمان هەیە لە ناو پەروەردەدا بەڕاستی یەکەمیان فەلسفەی پەروەردەمان لێڵە هەر نیمانە با بڵێ دووەمیان سیستەمی پەروەردەمان ئەوە سیستەمەکەی مەسەلەنیکە لە چوارچێوەی ناو سیستەمەکە مەنهەجەکەیە زۆر کرچ و کاڵە تۆ لە سەدانەوەدی ئەم کۆمەلگا پابەندی ئەو بیر و باوەڕەیە پێویستە کاری جدی لەسەر ئەمە بکەی بەهاباڵەکان لە ڕێگەی ئەمەوە لە دڵ و دەرونی تاکەکانی کۆمەلگا و منداڵەکانی ئایندەدا بچێنی باوەڕم پێ بکە دەسەڵات دەتوانێت بەس لە ڕێگەی پەروەردەی ئاینیەوە تاکی زۆر جوان بەرهەم بێنێ بە مەرجێک مەبەستیە بێ لەو ئیشەدا بەڵام بەداخەوە ئێستا ئێمە شتەکان بە عکس و بە پێچەوانەوە ئەبینین سێم لە ڕووی جێبەجێکردنەوە یعنی یەکێک لەو مادانی کە ئێستا لە قوتابخانەکانە من بۆ خۆم مامۆستام بەڕاستی یەکێک لەو مادانی کە فەرامۆشەکرێ خرێتەوانەی پێنجەمەوە کە خوێندکار عادەتەن تەوانا و تاق و سەلیقەی نامێنێ ئەخرێتەوانەی پێنجەمەوە یان ئەدرێت بە مامۆستایەکی ناپسپۆر
یەکێک لەو بابەتانە بریتێ لە پەروەردەی ئاینی لە کاتێکدا پەروەردەی ئەگەر ماتماتیک ئیش لەسەر ژمارەکان و هزر و بیر و بۆچوونی گەنجێک لاوێک منداڵێک بکا لەسەرەوەی فێری کۆمەڵی ڕێسای ماتماتیکی بێ ئەمە باس لەوە ئەکا چۆن فێری قیەمە باڵەکانی خۆی بێ چۆن بتوانێت ژیانی خۆی تەنزیم بکات لە بەرمەبنای ئەمە لە ژێر سێبەری ئەم پەروەردە ئاینێدا بەداخەوە ئێمە ئەو شتانەی زەرورەتین ئێمە وەکو ئەو نابینامان لاتۆ بەڕاستی لێتان ناشارمەوە ئەم دەسەڵاتی خۆمان وەکو ئەو نابینای لاتۆ کە چاوی چاک بوویەوە خێرا گۆچانەکەی فڕێیە ئەم دەسەڵاتی خۆشمان کە کەوتوینەتە سەر پێ خۆمان کە خۆمان نەتەوەی خۆمان هاتوینەتە سەر واقعەکە حکمڕانی وەکو دەسەڵات و ئەمانە بەڕاستی پیرۆستترین شت کە لە ڕابردووە پاڵپشتی ڕۆحی ئێمە بووە دەست بەرەداتەوە یەک شتەیە حەزەکەم باسی بکەم بەڕاستی ئەحمەدی موفتیزادە لە کتێبی پەروەردەی دینیە قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەگەر بواری ئابووری بەشێک لە کێشەکانی کۆمەلگا چارەسەر بکە ژێرخانی ئابووری چاکردنەوەی بەشێک لە کێشەکانی کۆمەلگا چارەسەرەکە بەڵام ژێرخانی معنەوی هەموو کێشەکانی کۆمەلگا چارەسەرەکە بۆی هەندێ دەسەڵات هەیە نایەوێ هەرگیز لەوانەیە ڕێگە بدا ژێرخانی ئابووری چاک بێ چونکە ژێرخانی ئابووری وەکو دەرزی بەنج هەندێک کات بەڕێمانەکە بەڵام ژێرخانی معنەوی هەندێک دەسەڵات هەیە بەڕاستی نایەوێت چاک بێت چونکە ئەزانێت چاک بێت ژێرخانێکی معنەوی تون و تۆڵی پەروەردەیەکی ئاینیمانە بێ خەڵکی فەساد و خەڵکی گەندەڵ و خەڵکی خراپ و خەڵکی نادات پەروەری خەڵکی پاوەنخواز ناچێتە پێشەوە بۆیە هەمیشە ئیش لەسەر ئەوەکەن چۆن ئەو ژێرخانە معنەوی کۆمەلگا شیرازەکەی تێک بدەن هات لە خێزانەوە سەیری بکە کوا ڕێژکە ڕاستەقینەکەی خێزان ئێستا بە ڕێژکی خۆیان ڕۆ خێزان وەکو جاران بە هاو قیەمەکانی تێدا چەسپاوە کوا وەکو جاران ئێمە کۆمەلگاکەمان بەسەر سکەی ڕاستەقینەی مرۆڤایەتی ئاڕوە یعنی کارێکیان لێ کردوین بەڕاستی کارێکیان پێ کردوین تاکە نەفەس ماوە کە ئێمە هەڵی بمژین تاکە سێبەر ماوە لە پەنایە دابنیشین ئەم بابەتە ڕۆحیانەیە ئەم بابەتە بەهانەیە کە پێویستە لەناو کۆمەلگاکەمانە بە زیندوی سیر بکرێ بە چالاکی ئیشی لەسەر کرێ بەداخەوە خەریکە ئیش لەسەر ئەوە کرێ کە چۆن لەناو کۆمەلگا دووری بخەنەوە ئەو نەفەسشمان نەهێن زۆر باشە مامۆستا ئەکبەر ئێستا سێری ناوەڕۆکیم کرد کۆمەڵی بابەتی تێدایە بوون منە نەریتەکانی سەردان دوورکەوتنەوە لە خۆبایی بوون چاکەکردن کشت و کاڵکردن زانا و ستەمکار کوڕەکە جێنشین بەخشین ئەم کۆمەڵە بابەتانە پێدوانیە کە زۆر جار خێزان ناتوانێت ئەم پەروەردەی پێشکەش بە منداڵەکەی بکە بەڵام دەتوانێت لێرەوە ئەم پەروەردەیە وەربگرێت کە لەگەڵ هاوڕەکەی درۆنەکات چاکە بکات بەخشین بێت ڕێز لە بەرامبەرەکەی بگرێت کۆمەڵێک بابەتی ڕۆژانەی کۆمەڵایەتیە نەک بابەتێک کە مەترسی بێ بۆ سەر ژیانی خێزان و کۆمەلگا ئەمە تا چەند گرنگەکە ئەمە هاوشانی خێزان پەروەردەیەکی زۆر گرنگە خۆی سێ قوتابخانە هەیە لە ژیانەکە تاک پەروەردەکە یەکیان خێزانە ئەوی تریان قوتابخانەیە کە خۆمان ناومان ناو قوتابخانە سێمیان ژینگە و کەلتور و ئەوەی کۆمەلگایە بەڵام ئەو قوتابخانە ئەگەر ئیشی جدی لەسەر بکرێ ئەرکی ئەو دوانەکە سووکەکە بەڕاستی ئەگەر ئیشی جدی لەسەر بکرێت تاکی زۆر بەرهەمدار و بەرئەنجامی شتی جوانەدا بەدەسەوە ئەگەر ئیشی جدی لەسەر بکرێ ئینسانێک کە خاتە ناو کۆمەلگاوە کە بشێ لەگەڵ شوناس و لەگەڵ ناسنامە و لەگەڵ کەلتور و لەگەڵ بەها جوانەکانی کۆمەلگادا بەڕاستی یعنی مامۆستای ڕەفیقم هەیە هاوڕێم هەیە کە ئەڵێ ئەم وانە ئەڵێمەوە لە قوتابخانە کە کەسێکی چالاکە و پسپۆڕی ئەو بوارەی پەروەردەی ئاینیە لە ڕاستیا ئێستا ئێمە لە ڕووی خوێندنی باڵایشەوە لە ڕووی مەسەلەن زانکۆ ئەمانەوە گرنگی بەمە نادرێت یعنی پێویستە کادری زانستی گەورە ئینتاج بکرێت بۆ ئەوەی بتوان ئەم وانانە بڵێنەوە ئەو وانانە پێویستی بە باگراوندێکی قوڵی ئاوەزەی فکری گەورە هەیە بەداخەوە ئێمە کێ زۆر سانا و سادە و ساکار بێ لە ناوەندە ئەکادیمیەکانە پەروەردەی ئاینیە دەینە دەستی ئەوانەوە پێویستە خوێندنی باڵاش ئیش لەسەر ئەوە بکە کادری گەورە بۆ ئەم بوارە بخاتە ئەوە هەر لە ڕووی دامەزاندنیشەوە بەڕاستی یعنی سەیری بکە ئەو کادرە ئاینیانەی کە باگراوندێکی زانستیانەیە لە پسپۆڕی ئاینیا فەرامۆش شکرێندا نامەزرێن ناکرێنە ناو ئەم کایەوە بتوانن ئیش و کاروبارەکانی جان بە ڕۆحێکی کۆمەلگاکەیان پڕ بکەنەوە زۆر باشە مامۆستا گرفتێک هەیە لێرەش یعنی زۆر جار لەبەرەوەی دڵی کۆمەڵێک خەڵکی تر ڕازی بکرێ منهەجەکە بە کورت و کاڵی دانرێ مامۆساش بەداخەوە بۆی دانانرێ ئەوە دیسان گرفت دروسە بێ ئەمەشی کە هەیە بە باشی ناگا وازانە ناوەڕۆکەکەی خراپە یا خودی ئاینەکە پەروەردەکە خراپە ناڵێن جوان نەمانگەیاندوە بابەتێکی تریش هەیە کۆمەڵێک ڕەنگە خێزان یاخود کۆمەڵێک بیرکردنەوە هەبێت لە ناو قوتابخانەکان نەیەوێ مناڵەکەی پەروەردەی ئیسلامی بێت یعنی زۆر ماڵێکە و ئاسایی و بنەماڵەیەکە یاخود گەڕەکێکە شارێکە پەروەردەی ئیسلامی بۆ مناڵەکەی ناوێت لێرە گرفتەکە ئەمەیە
باسی لە ئەڵمانیا کرد بەشێک لە وڵاتە ئەوروپیەکان خوێندکاران مامۆساکانیان لەگەڵ دایکیان لەگەڵ باوکیان ئەوەی کە سەرپەرشتیارەتی ڕاستەوخۆ خوێندنی مەسیحێتمانەیە جومانەی ئیسلامانێت دەبێ مناڵەکەت کام بخوێنێ ئەمە پەیڕۆ بکرێت لە هێرەمی کوردستان وانەی پەروەردەی ئیسلامی ببێتە یعنی ئەوانەی کە بۆ ئیتر گرفت بۆ کۆی گشتیەکە دروست دەکەن کە ڕێژەیەکی کەمن هەرچەند پێم وابێ ئەمەش هەیە ئەگەر ڕوونکردنەوەیمان بۆی دێت ئایا ئەمە جیاوازی کراوە بێگومانە و جیاوازی هەیە بەڵام ئێستا ئیسرائیل مەسەلەن ئیسرائیل تەماشای بکەیت یەکێک لەوانە گرنگەکانی کە لە منهەجی و سیستەمی پەروەردەیانە من تەماشام کردووە هەیە ئاینی جووەکانە و بەمەرجیشدایان ناوە پێویستە لە دوو هەمووانە نەچێتە دواوە بەمەرجیشدایان ناوە بۆچی لەبەر ئەوەی ئەزانن ئەمە شتێکە پیرۆزی کۆمەلگاکەی خۆیانە کە لەوانەیە ئاینی جووەکان زۆر جیاواز بێ لەگەڵ ئاینی ئێمە ئاینی ئێمە ئاینێکی زۆر بێ هەڵەوپەڵەیە ئاینێکی جوانە ئاینێکە تاک بنیادەنێ بە شێوازێک کە بتوانێت بەڕاستی سوودی گەورەی بۆم کۆمەلگا هەبێ بەڵام بەداخەوە ئێستا ئێمە بەعکسی ئیتیجاهەوە ئیشەکەین بە دژی خۆمانەوە مامەڵە ئەەکەین یعنی لەبری ئەوەی بە میتۆدی ئێمە هەرڵین زۆر جا لە یعلامەکان و لە میدیاکانە گوێمان لەو کارکتەرانە بێ کە دێنە سەر شاشکان باسی دیموکراسی زۆرەکەن هەر بە سیستەم و بە میتۆدی دیموکراسی زۆرینە یعنی زۆرینەی گەل ئەو هەموو شتێکە بەلایەوە یعنی زۆرینەی ئەم کۆمەلگای خۆمان مسلمانە ماقول نییە تۆ بە سیستەمی دیموکراسی بێت حساب بۆ زۆرینە نەکەیت و نەتوانانی سیستەمێکی کۆمەڵایەتی گەورەی بۆ دابنێ لە ڕێگەیەوە با جوانەکان بچەسپێنی حەزەکەم ئەمەش بڵێن بەڕاستی لە دەستوری عێراقیە لە مادەی دوو یاد باسی دوو فەقرەی زۆر گرنگەکە یەکێکیان ئاینی ئیسلام مەصدەری یەکەمی تەشریعە دووهەمیان نابێ هیچ ئەحکامێک پێچەوانەی دژی سەوابیتی ئاینەکان بێ ئێمە بەڕاستی هەر لە ڕووی ڕەشنووسی هەرێمی کوردستانی شەمە هەر لە ڕووی یاساکەشمان جێبەجێ ناکەین وەکو خۆی ئێمە زۆرینەی مرۆڤەکان ئێم کۆمەلگای خۆمان مسلمانن با بین وەکو ئەوە مامەڵە بکەین بە پێی یاساکەمان مامەڵە بکەین ئەو کاتە ئەزانین کە سوودی ئەبێیان زیان بەڵام ڕاستی لێتانە شارمەوە هەندێکەیە ئەخلاقیان قەزەمە هەندێکەیە ئەم کۆمەلگا ئەیانەوێ بشێوێت چکە خۆیان نەخۆشن هەمیشە هەندێک مرۆڤن چەشنی ڤایرۆسن ڤایرۆس سوود لە لاشەیەکی تەمەڵ وەرەگرێ ڤایرۆس سوود لە لاشەیەکی نەخۆش وەرەگرێ ئەمانش هەندێک بەڕاستی لە دەسەڵاتە چەشنی ڤایرۆسیان لێهاتووە سوود لە کۆمەلگایەکی نەخۆش لە کۆمەلگایەکی لاواز تا چەندێ شیرازە شپرس بێ ئەمان زیاتر ئەتوانن مەرامی خۆیان جێبەجێ بکەن زۆربەی مؤتەمەرەکان بەڕاستی موامەرەیە لەم کۆمەلگاکرێ زۆربەی مؤتەمەری تەربەی و فلان و فلان و فلان ئەکرێت هیچی باس لە شتە ئەساسیەکانی ئەم کۆمەلگا ناکە باس لە واقعی ئەم کۆمەلگا ناکە بەڕاستی پێویستە وەزارەتی پەروەردە بە گرنگی لەم بابەتە بڕوانێ بە گرنگی زیاتر ئیشی لە سەرکا لە ناوەندەکانی خوێندنە زۆر باشە مامۆستا لە سەردەمانی پێشووترا ڕژێمی پێشوو با بڵێن سەدام حوسێن هەرچەندە کە خودی خۆی و دەسەڵاتەکەی هیچ بنەمایەکی ئیسلامی تێدانەوە هیچ حکومڕانێکی بە بنەماکان ئاینی پرۆزی ئیسلام نەدەکرد بەڵام بۆ ئێستا وانەی پۆلی شەشی بنەڕەتیە ئەویش وانەیەکی داناوە پەروەردەی ئیسلامی بەڵام بڵێم شەش ئەوەندەی ئەم پەرتوکە بوو ئەوەندە گەورە بوو ینی بۆچی ئەو کاتانە کە خۆی دیکتاتۆرێک بوو گرنگی دەدا بەم بابەتانەوە لەسەر وانەی پەروەردەی دەڕۆژ بە کتێبێکی زۆر گەورەوە لە مەنهەجەکانە دایناوە بۆ ئێستا ئەوە پاشەکشی پێدەکرێت خۆی لاریمانەوە نییە کە سەدام حوسێن پیاوێکی دیکتاتۆر بوو دژی گەلەکەی خۆمان جەنگاوە بەڕاستی گومان بەڵام بەڕاستی هیچ دەسەڵاتێ لەسەر گۆی زەویە ئەوەی تۆزێ فاندی دەبێ ئەوەی تۆزێ بیر بکاتەوە هیچ دەسەڵاتێ نییە گرنگی بەلایەنە بەهاباڵەکانی کۆمەلگاکەی نەدا گرنگی بە پیرۆزیەکانی کۆمەلگاکەی نەدا ئێستا مەسەلەن لە وڵاتانی دەرەوە کام وڵاتی زۆر زۆر دیکتاتۆرە ڕێزێک بۆ بەهای کۆمەڵایەتی کۆمەلگاکەی دانێ ڕێزێک بۆ پیرۆزیەکانی کۆمەلگاکەی دانێ بەڕاستی هەر دەسەڵاتێک کە نەخۆشکە و لە لێواری مردنا بوو دەسەبا بۆ پیرۆزەکانی کۆمەلگاکەی هەر دەسەڵاتێک کە لە گیانەڵکێشانە بوو وەکوڵێ نەکبەتی گرێ و دەسەبا بۆ ئەو شتانەی کە مقدسن بەلای تاکی کۆمەلگاکەیانەوە بەداخەوە خەریکە ئەوە لە کۆمەلگاکەی خۆمانە ڕووەدا دەست بۆ مقدسترین نقاتەکانی تاکەکانی کۆمەلگاکەمانە من کە پەروەردەی ئاینیە باوەڕم پێ بکە بە پەروەردەی ئاینی قوتابخانەکان نیوەی مادەکاندا بە پەروەردەی ئاینی تیازاڵ بکەرەوە ئیشی لەسەر بکە سیستەمێکی وردی بۆ دابنێ ئەم کۆمەلگەی خۆمان ڕێژکەیەکی زۆر باشەگرێ قەرەبووی ئەو پەروەردە خراپەی ڕابردوو شەکەینەوە بەس بەو پەروەردەی ئاینێ بەڵام بە دیاریکراوی لە چی ئەترسن ینی بۆ وا دەکەن بە دیاریکراوی هۆکارەکەی چییە؟ وتم ئوستازگیان هەندێک مرۆڤن بەڕاستی ئەزانن کە ئەگەر حەکەمێکی ڕاست لە ناو یاریگا کا بێ دۆڕێن
هەندێک کە زانن کە بڕیاری تۆپەکە بە گەندەڵی نەڕوات ئەمان گۆڵێکی زۆریان لێکرێ دۆڕێن و شکستێن و سەر ناکەون بۆیە هەرگیز ئامادە نین دادوەرێکی ڕاستەقینە بێتە ناو یاریگاکە هەر کاتێ ئەوان وا تێگەیشتون هاتنی دادوەرێکی ڕاستەقینە بۆ ناو یاریگاکە مردنی ئەمانە دۆڕانی ئەمانە بۆیە ئامادە نینەوە بڕیارە بدەن ئیش لەسەر ئەو ژێرخانە معنەوەی کۆمەلگاکەن بۆ ئەوەی تێکی بدەن و ئەوان بتوان مەرامەکانی خۆیان لە ژێریا دەستە بەر زۆر باشە ماوەستا زۆر جار میدیا ئێوە ئیشێکی خێر بکبانیەتێکی باش ڕەنگە ئامانجەکەشی نەپێکی بۆیە بڕاستی ئەمەش کە ئەم بابەتەکەینە مۆزوع ئەگەرێک هەر بەڕاستی بە شێوازێکی ڕسمی فەرمی ئەوەندەی تۆ ئاگاداربی لە وەزارەت یاقوت پێم خۆشە سەرنجی بەڕێز بزانمایە وەزیر ڕئی وەزیر چۆنە لەم بارەوە هیچ پلانێک هەیە بۆی منهەج بگۆڕدرێ یا لا بدرێ یان تەنها ڕەنگە پێشنیارێک بۆ کراوێ یا قسەیە کرابێ ئەوەی بە ڕسمیات هەیە ئەوەی کە ڕاستی ڕاستە بەڕاستی لێت نەشارمەوە ئەمە قسەی فەرمی وەزیرە یعنی وتی بە شێوەیەک من ئەم سوکایەتێ بە ئەخلاقی خۆم ناکەم بە ئاینی خۆم ناکەم لە تۆڕی کۆمەڵایەتی بەیەکەوە لە گروپێکان چەند کەسێکین جەنابی وەزیریشی تیا ئەمە قسەی خۆی بۆ من لێم وەرگرتووە بەڕاستی بەڵام بەڕاستی پێویستە وەزیر چاوی ورد بخات سەر ئەو لیژنانەی کە دائنیشن سیستەمی قوتابخانەکان داڕێژن سیستەمی مەنهەج و میتۆدەکانی پەروەردە داڕێژن ئەبێ بە وردی ئیش لەسەر ئەمە بکەن قسەی لێوە کراوە گفتوگۆی لێوە کراوە کە بگۆڕێ مەسەلەن بۆ مێژووی ئاینەکان مەسەلەن ئێستا من پێچێ لە ئایندەشتا منهەجێکی تر زیاد بکرێ بە ناوی بەهاباڵەکانی کۆمەلگاوە ئەمانە شتێکی باشن بەڕاستی خۆ ئێمە ئەڵێن ڕێز لە هەموو ئاینەکان بگرێ ئێمە ڕێز بۆ هەموو ئاینەکانی تر دانین ڕێز بۆ مرۆڤانەی دانین کە جیاواز لە ئێمە بیرەکەنەوە بەڵام ئەڵێن هیچ نەبێ با ڕێز بۆ ئێمەشدا بنرێ کە ئێمە چۆن بیرەکەینەوە با ڕێز بۆ کۆمەلگادا بنرێ کە و کۆمەلگا چۆن بیرەکاتەوە بۆیە بەڕاستی زۆر جار شەپۆلێک دێت ئێمە زۆر جار بە خراپ لی تێگەین بەڵام مەدا لە کەنارەکان یاقوت و مەرجان و بەردی ئاڵتونیمان بۆ دەرەخا زۆر جاریش بینی ومە شەپۆلێک دژی ئاین هەڵدێت شەپۆلێک دژی ئاین دروستە بێ بەڵام دوجار ئاین بە جوانی تیادا زیاتر و زۆرتر دەرەکەوێت زۆر باش مامۆستا بە دیاریکرایی وەزیر ئەو بەڵێنەی بۆ ئەم ساڵ بوو یاخود ساڵانی داهاتوو ژەر هیچ گۆڕانکاری ناکرێت لەم منهەجەدا واللهی من بەڕاستی معلوماتی ئایندەم نییە بڵێم وعدی داوە کە لە ئایندێشدا هیچ نەکرێت بەڵام وەکو ئەوەی کە دەنگۆی لەسەر و قسە و باز بڵاو کراوەتەوە کە خەریکن ئەوە جێبەجێەکەن وتی لە ئێستادا هیچ شتێک مناگام لێ نیە و بە شێوەیەک ئاگاداری ئەوە نیم حقیقەتەن زۆر باشەکەواتە بە جۆرێکی تر بچینە ناو بابەتەکەەوە با بڵین گریمانەیەک هەیە لە سیستەمی پەروەردەی حکوومەتی هەرێمی کورسان منهەجێک گۆڕانکاری بەسەردادێ ئەم گۆڕانکاریکردنە لە منهەجەکە بێگومان کۆمەڵێک پێوەر و پاڵنەر هەیە بۆی بگۆڕدرێ چۆن ئەم کارە دەکرێت لیژنەیەک هەیە دەسەڵاتەکە لایکێت یانی ڕێکارە یاسایەکانی چۆن ئەگەر بنمونە یەکێک لەو مەنهەجانە پەروەردەی ئیسلامی بێ بەڵێ خۆی ئەو لیژنانە بەڕاستی پێویستە هەمە چەشن بکرێت لە هەموو چونکە زەمان و مەکان تەنانەت زەمان و مەکانیش لە دانانی مەنهەجە گرنگن پێویستە ئیش لەسەر ئەوە بکرێت لە هەر ناوچەیەک و کەسێکی پسپۆر ببرێت لە بوارەکەی خۆیان ببرێت لەوێ لیژنەیەکی لێ دروست بکرێت بۆ ئەوەی بتوانن منهەجێکی گونجاو بۆ کۆمەلگاکەمان دابنێت بەڵام بەداخەوە ئێستا ئەم هەژمونی سیاسی ئەم ململانی سیاسیە کارێکی بەم کۆمەلگای خۆمان کردووە تەداخلی کردووەتە ناو هەموو شتێکەوە تەداخلی کردووەتە ناو ئاینەوە تەداخلی کردووەتە ناو نەتەوە تەداخلی کردووەتە ناو بەها کۆمەڵایەتەکانی خۆمانەوە وای لێ هاتووە هەمویان پاڵنەرەکانی پشتی لیژنەکان ئەڵێم خودی لیژنەکان لەوانەیە نەبن پاڵنەرەکانی پشتی لیژنەکان بە شێوەیە کارەکان کە زۆر جار دژی کۆمەلگاکەی خۆمانە دژی واقعەکەی خۆمانە دژی بەهاباڵەکانی کۆمەلگاکەی خۆمانە بۆیە بەڕاستی ئەو لیژنانە کە دانیشن مەسەڵەن لەسەر بابەتێک لێکۆڵین و لێ توێژینەوەکەن لەوانەیە لە 150 نەی پێکن بۆ چونکە هەژمونی سیاسی ململانی سیاسی تێکەڵی کارەکەیان کراوە پێویستە کەرتی پەروەردە یەکێکە لەو کەرتانی خاڵیسن مخلیسن پێویستە بەدەیان پێ لە سیاستەوە دوور بێ چونکە لەوانەیە شتی ناپەسەند لە ناو سیاستدا بێ بەڵام یەک لا پێ لە ناو پەروەردە تا بکرێ کۆمەلگایە ئەکەوێ پێویستە هەموو کۆمەلگا ئەمە بزانێ بەڕاستی پێویستە هەمومان ئەگەر ئەم قەیرانی ئابوورێش تا ڕادەیە قوبوڵ بکەین و هەزمی بکەین پێویستە خراپکردنی کەرتی پەروەردەمان هیچ کەسێکمان قوبوڵی نەکەین چونکە لەوانەیە من لە ڕووی موچۆ سوود من نەبم لەم حکومەتە بڵێم موچەکەم دواکەوتووە بەڵام هەموو خێزانەکانمان بە فیلتەری کەرتی پەروەردەدا تێپەڕین پێویستە هیچ کەسێکمان بێدەنگ نەبین لە ئاستی ئەو شتانی دەرەق بە پەروەردەکرێت بێدەنگ نەبین لە ئاستی ئەو گۆڕانکاریانی کە زیاتر کۆمەلگاکەمان بەرەو هەڵدێرە با هیچ کەسێک بەڕاستی ئەرکێکی ئەخلاقی و ئینسانی و ئاینیە کە کەسمان بێدەنگ نەبی لە ئاستیەوە ئەوسانی بە کورتی لە نێو لیژنەکاندا ینی کەسانێکی تایەکن مایندێ بکەن کە بیانەوێت پەروەردەی ئیسلامی نەمێنێت یاخود ئەو کەسانە ئاینی دیکەیان هەیە
یان کێنەوە کەسانی کە دەیانەوێت دەم کارە بکەن؟ والله ئاماژەکان ئەواڵێن بەڕاستی، یعنی ئەگەر ئینسانێک لە کوێرە لادەیەکی شابی هەست بە ماکە، تۆ کە بینیت ئەم منهەجە ئەم پەروەردەی ئاینیە کە لە قوتابخانەیەکە سسترین منهەج بوو، کەسی پسپۆڕی بۆ دانەدرا، گرنگی بە منهەجەکە نەدرا، کۆمەڵێ بابەتی لاوەکی تیاخنرا بوو، شتە ئەساسیەکانی باس نەکرد، ئەم هەموو ئەمانە پێتەڵەیە کە لەسەرەوە بە دڵسۆزی دانانیشن لەسەر ئەم بابەتە قسە بکەن. هەموو ئەمانە ئاماژن بۆ ئەوەی کە دەستێکەیە بۆ لە ناوبردننی ئەمە. بۆیە ئێمە لاشەی ئەم پەروەردەی ئاینیە بینین بە سستی و بە لاوازی، زانین کە لە ناو ڕۆحیا کۆمەڵێک بیرکردنەوەی خراپەیە، زانین کە لە ناو ڕۆحیا کۆمەڵێکن ئەیانەوێ ئەم لاشە ئیتر بەرەو مەرگ بن، بەرەو کۆتایی بن. بۆیە ئەو ئاماژانە پێمانەڵێ بەڵێ ئەو لیژنانەیدا ئەنیشن بەجددیش لەسەر ئەمە ناکەن و بە پێچەوانەوە هەندێک جار دژی ئەم منهەجە کارەکەن. زۆر باشە مامۆستا، دەرفەتمان هیچ نەماواگەر پەیامێکت هەبێ بەڕاستی وەکو مامۆستایەک وەکو هەستکردن بە بەرپرسیارەتیەک ئەگەر دیموکراسی وەرگن هەر دڵیان لەم بەرنامەوەگەرەسە بڵێن چەند کەس ئێوێمە پەروەردەی ئیسلامی لە منهەج بمێنێتەوە، یعنی مبالغ نیە توان 90 ڕەنگە بڵێ لەگەڵ ئەوەین بمێنێتەوە. کەواتە لە هەستکردن بە بەرپرسیارەتی وەکو مامۆستایەک کە ئەم کۆمەلگایە بینی ئەم تاکانە بینی، پەیامت بۆ لیژنەکان بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ کەسە دڵسۆزەکان کە لەم جۆرە لە حاڵەت و بارودۆخانە چۆن مامەڵە بکەن؟ باوەڕکە ئەمە بەبێ عاتیفەم قسە ئەەکەم. من نزیکی 11 ساڵە لە ناوەندەکانی خوێندنە کاری پەروەردەی ئاینی و پەروەردە بەگشتی یەکەین و وانەکانی قوتابخانەکان ئەڵێنەوە. 3 ساڵیان پەروەردەی ئاینی موتۆتۆ بە تایبەتی هیچ وانەیەکم نەبینیوە هێندەی پەروەردەی ئاینی کاریگەری لەسەر خوێندکارەکانم دابنی. باوەڕم پێ بکەن لەو پەڕی سەرپێچی خوێندکارەوە بەهێزی وانەکانی پەروەردەی ئاینی هاتوۆتەوە سەر ئەم پەڕی چاکەکردن ئەو گەنجە ئەو لاوە ئەو منداڵە. بۆیە ئەگەر ئێمە بە وردی ئیشی لەسەر بکەین زۆر گرنگە. پەیامم بۆ جەنابی وەزیری پەروەردە، پەیامم بۆ ئەو کەسانی کە خەریکی دانانی سیستەمی پەروەردەی ئەم کۆمەلگان بەڕاستی ئیش لەسەر ئەم بابەتە بکەن. ئێمە وەکو کۆمەلگەی کوردەواری وەکو کۆمەلگە موسڵمانە بەڕاستی ئاینەکەمان قابلی ئەوە نییە لە دووتێی پەڕەیەکی کەمە ئاوا بە سستی و بە کچ و کاڵی باس بکرێ. پێویستە بە گرنگتر و بە جوانتر و بە چاکتر بە ورتر، چونکە ئیش لەسەر معنەوێت و ڕۆحی مرۆڤەکە ئەکات. پێویستە بە گرنگیتر کاریگەری دابنێ. باوەڕکەن ئەگەر تەماشا بکەن گەنجەکانی ئێمە هێشتا بەرئەنجام و دەرەنجامیان دەرنەکەوتووە، دەرکەوێ کارەساتە خوڵقی لەم کۆمەلگای خۆمانە. ئەگەر بەم ڕەوتە بڕۆین بۆ چاکردنەوەی ئەم ڕەوتە، بۆ بەرهەمهێنانی کۆمەڵی گەنجی جوان، بۆ بەرهەمهێنانی کۆمەڵی کادری زانستی کە پابەندی شتە جوانەکانی کۆمەلگا بێ، پێویستە لە وەزارەتی پەروەردە جەخت لەسەر ئەوە بکاتەوە کە بەوردی پلانی بۆ پەروەردەی ئاینی هەبێت. ئەگەر ئەمە نەکات لە ئایندەدا دڵنیاتانەکەمەوە کەرتی پەروەردە بەرەو نغڕۆبوو نەچێ، تاکەکانمان شپرزە بن، ئەو کارەسات و چیرۆکە تراژیدیانە لە میدیاکان و لە سۆشیال میدیاکانە زیاترە بن کەی بیستین. بۆیە داواشم لە دایکان و باوکانی خۆشەویست ئەوەیە کە ئەو کەلێنە معنەوەی کە لەلایەن دەسەڵات و کۆمەلگە و حکومەتەوە بۆمان دروسە بێ ئەوان هەستن پڕی بکەنەوە، چونکە بەڕاستی ئەرکیان قورسە دانەنیشن. لایەنی هزری و فکری ئینسان زۆر گرنگی، مناڵەکان زۆر گرنگە، گرنگی بە پەروەردەی ئاین لای منداڵەکانیان بدەن. زۆر باشە، زۆر سپاس بۆ مامۆستا ئەکبەر غەریب نووسەر و مامۆستا لە ناوەندەکانی خوێندن. سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. سپاس بۆ زۆر بەخێر بێت. سپاس دەکەین بۆ وڵاتان خۆشەویستان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لات. دووبارە سڵاوتان لێبێ ئازان بۆ وەرگرتنی زانیاری دەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانیەوە. ڕامیار سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لە شاری سلێمانی چین. بەڵە شوان سڵاوتان لێبێت، بەیانیتان باش. مەسە لە گوندی ژاڵین، لە گوندی ژاڵی سەرو بەشێک لە دانیشتوانی ئەو گەڕەکە هاتوونەتە سەر جادەیان لە گەڕەکەیان کۆبوونەتەوە. کۆمەڵی گرفت و کێشیان هەیە، یەکێک لەوانە کێشەی کەم ئاوی ئەوە، یەکی تر لەوانە کێشەی ڕێگەوبانە. دەبێت شمە لایەن بزانم سڵاو لێبێ بۆ لێرە گرتبوونەتەوە داواکاری سەرەکیەوە چییە؟ وڵا داواکارەکەم بەخێر بێن سەرەتا. وڵا داواکارەکەمە خزمەت گوزاریە. ئەم دێوە چەند ساڵێکە بگرێت لە 2014 من ئاگادارم پێشتریش مەشروعی ئاوینیە کە شتێکی سەرەتاییە. ئەمە یەک جادەی نییە، جادەکەوە تا خۆڵە 4 ڕۆژەکەی لە باخۆر
بۆ تەلەبە ئێستا ئەم خەڵکێکە بە زۆری کۆ بۆ تۆ داوای ئاوەکە یعنی ئێستا بە تەنکەری جوای لێ هاتووە ئاوەکەت بۆ ناکرێت بە 3 ڕۆژ تەلەفۆنکەی مەمنونی پێڵاوەکانی بیتا بۆ دێنێت ئەنجا لە شوادەوری ئەم دێ ژاڵی سەری پێوتێ 400 ماڵە ئەو دییان کردو مەزن ئەو دیوان کردو بە مەغزن قیریان بۆ کردو ئاوە ڕۆ هەموو شتیان بۆ کردو کارەبان بۆ بردو ئەو مەغزانە پێڵاوی تیا پێڵاوەکەوی بۆ دابین کردو بەس بۆ 400 ماڵم خەڵکی دێ هیچی بۆ نەکراوە جادەقیەکان تا ئەوێ هێنا بڵام ئەوەی پەیوەندی بە مەغزانەکانەوە هەیە کردویانە ئەوەی کە مەساحەتی مادی تیا کراوە ئەنجام ئەم مەکتەبمانێ ئەم مەکتەبە وەختخۆی بۆ 150 تەلەبە دروست کراوە ئێستا 400 تەلەبە بز بنەڕەتی هەیە ئامادەیەکیشی تیا زەختێکی زۆری لەسەرە یعنی هەر هیچ دەبێ حکومەت هەوڵێک بدات ئامادەیەکە چارەسەر بکە کێشەمان جادەیە کێشەمان ئاوە بە تایبەتی ئێستا کێشەی سەرەکیمان ئاوە لەم کاتچکۆینسان بێ ئاو هەوا و ناخواردن ناژی لەبەرەوە داوا لە حکومەت دەکەم داوا لە بەرپرسانەکەم داوا لە بەڕێز کاقوبا دەکەم کە ئەو جەگیری سەرۆکی حکوومەتە کێش ئاو سەرەتاییترین هینە مافی ئینسانە کە دابینی کە یعنی مەشروعمانیە کاکا مەشروعەکەمان بۆ فێن یعنی معقول نییە 400 ماڵ هەر لە خۆی پرسیوە تۆ توانێت بێ ئەو بێ یعنی 400 ماڵ لێرە بێ ئەو بێ ئەنجا تەلەبەی تایە کاکە یعنی مە 4 ڕۆژێکە مەکتەبە کرێت و تەلەبە پێویستە پاڵقوتەمیز بێ بۆ مەکتەب کۆمەڵە یعنی بەسەر دەرفەت بێن چەند کەسێک هەر باشە باشە دەست خۆش شوانەوەی کە باسیەکەن یعنی ئێستاوان لە بەردەم ئەو مەکتەبەیە کۆبوونەتەوە ئەوان لە بنەڕەتەوە پرۆژەی ئاویانیەوە ڕێگەوان مامەجان سلام علیکم باشی شکر سپاس دەکەم ئەگەر کەمێک باسی و کێشانەکەی کە هاتانە کێشی ئێرە کێشی ئاومان هەیە کێشی ئاومان هەیە ئاو نییە لێرە ئاجادە ڕێگوبانمان نییە تێکی کێشی ئێمە هەروانەیە خۆ کێشێکی وان نییە تێکی خۆیمان ناڵێن بینایەکمان بۆ دروستکە حەزاقات بێ چەند ساڵە ئەم گەڕەکە هەیە ئەم گەڕەکە چەند ساڵە هەیە دەمێکە هەیە ئەم گەڕ چەند ساڵ 10 ساڵە بێت وەرە 20 ساڵیشە بێ 30 ساڵ ئەمە ساڵە کێشەی ئەو کێشەی ئاوتانە نه زووتر کێشی ئاو نەبووە چونکە کەم بووە ئیسە زۆر بوو ئەو کاتە 100 ماڵ بوو ئیسە 400 ماڵە 500 ماڵە تێگەی ئاوەکە بەش ناکە بیر هەمووی وشکی کردووە ئاو نی ئیسەکان تێگەی جادەمە پێشتر پێشەوە وشکە ساڵێ پشتان بە بیرە بەس ئێستا نەماوە هەمووی پشتی بە بیر بەست بیر نەماوە ئیسە بیر نەماوە هەمووی وشکی کردووە چۆن ئاوتان بۆ دابینی هیچ هەموو ئەیکەڕێ بە 20000 بە 15000 ئاوە تەنکەری ئێستاتانەوێت چی بکەن لێرەکە ئەمانەوێ گە حکومەت ئاوڕێکمان لێباتەوە و ئاومان بۆ بێنێ تەنکەرێکمان بۆ بێنێ کاک ئەم جادە و ڕێگەوبانەمان بۆ چاپکە ئەو مەکتەبەکەی وێرانە هەمووش زۆرمان هێشت بەڵام کاربەدەست کێ ئاوڕێ لێ هاتووە ئەوەیە مەسەرەکەی ئێمە ئەگەر باسی پێ ئێستا بە تەمای چین ئەوە چیەکەن چیەکەن بە دوای ئەوە ئێستا گربوونەتەوە دوای ئەوە چیەکەن نازان وەڵاوی بەس کێشەی ئاوتان هەیە باز لە ڕێگەوبان و وەڵا باشە دەست خۆش بە سوپاس دەکەم ماوسا جەنابە پێم بڵێ سەگانە خۆش بخوا بەخوا هەچیەک بڵین دەوری نییە دەوری نییە تر بە یەکێکی کە مقابلەکەی باشترە ئەوەدا لە بەیانی قسە لەسەرەوە ئاگرگاکە بە هەر سوار دەور تا مەغزەن دەوری یاوی ئەڵێ خەدەماتم بۆ بکە بۆت ناکە ئەوە تا مەغزەنەکە جادەکەی لێوا قەتع کردووە بەس بۆ خۆی کردووە ئەوە تا لەو دیوە 900 مەغزەن کراوە جادەکەی قەتع کردووە بەس بۆ خۆی کردووە دەورتان مەغزەن چواردە ئەوە پرۆژەیەکی تازەیترە یعنی هەچی عزیێت و ناڕەحەتی و تەپوتۆز و مەرارەتە بۆ خەڵکی دێکێ بێ ئاوە بێ جادەیە بێ کارەبا یعنی هەموو خزمەت ئەو مەکتەبەکەی ببینە ئەم بە حساب شوێنی پەروەردێ قەت بەڵێنتان پێدراوە هیچ کات بەڵێنتان پێدراوە کێشانتان بۆ چارەسەر بکەن پێشتر بەڵێنیان داوە بەڵام هیچ جێبەجێ نەکراوە ئەستی حکمی باڵا بەڵێ ئەرەوەڵا لە ڕێ ئەنجومەنەوە چوون داوای هەموو شتێکیان کردو وعدیان داوە چارەسەر بکرێ هیچ نەکرا ئەم بەڵێنەکەی کاتی دەنگدانەکان بە تایبەتی ئەمەش دەنگدان نزیکە بێتەوە بەڵکەم جارە بۆتان بکەن شوان ئێستا ئەوان گربوونەتەوە دەڵێن دەچین ئەو کۆمەڵک پرۆژەی ینی مەغزەن هەیە لێرە ئەڵێن ئەچین ڕێگە بە دروستکردنی ئەو پرۆژانە ئەگرین ئەگەر بێت حکومەت چارەسەریان بۆ نەکات کێشەکانیان چارەسەر نەکات ئەوان بەردەوام دەبن لە کردنەوەی ناڕەسایی بەڵێ بەڵێ ڕامیار زۆر سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای چارەسەربوونی کێشە و گرفتی هاوڵاتیان بەڵازان و خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە کە ناساندن و بڵاوکردنەوەی دوو کتێبە لە چەمچەماڵ پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین.
ساڵێک بەر لە ئێستا من خوشوبەرایەکم بە پەتای کۆرۆنا گیانیان لەدەستدا بەداخەوە ئەمە قەدەری خوایە و ئێمەش پێی رازین. ئێمە ویستمان شتێکی جیاواز بکەین لەوەی کە ئەکرێت لەبری ئەوەی بچینە سەر گۆڕستان و مەراسمی گریان و خەم بکەین. هەستان تازەگەریەکمان کرد بەوەی کە دوو پەرتووکم بە چاپ گەیانوە و پێشکەشی ناسان و پێشکەشی بە خوێنەرانی شارەکەم کرد. لەبەرەوەی چیای برام کەسێ بوو بەهرەدار بوو بە دەست و پەنجەی خۆی تابلۆکانی ئەنەخشان و پاشان ئەیفرۆشتەوە بە داهاتاکە دەستگیرۆیی نەدارێکی کریان یانمەتی نەخۆشێکی ئەدا یا ئەوە تا پێشکەشی ئازیزان و هاوڕێکانی خۆیە کرد. بۆیە منیش وەکو ئەو ویستم نەریتی ئەو جێبەجێ بکەم و بە دوای منەریتی ئەوە بڕۆم. بۆیە منیش کتێبەکانم خستە ئەمڕۆ و پێشکەشی هاوڕێکان و خوێنەرەکانی ئەم شارم کرد. ئەو بۆنەی ساڵ ڕۆژی یا ساڵیادی مامۆساچیا و مامۆستا بەیار کە ئەمڕۆ خانەوادەکەیان ئەنجامیاندا بوو شتێکی جیاواز بوو، جۆرا جیاواز لەوە بوو کە باوە ئەویشەوە بوو برای بەڕێزمان مامۆساوریا هەستا بوو بە نووسینی دوو کتێبێکیان ئەتوانین بڵین تۆمارێک بوو بۆ کۆڕۆنا بوو ئەو پەتایە کە هەم باسی پەتاکەی کردووە لە هەمان کاتیشە باسی ژیانی خانەوادەی خۆیان کە ئەو دوو قوربانیان هەبوو کە باس بوو لە مامۆستاچیا و مامۆستا بەیار. لە هەمان کاتە ئەرشیفێکی بەرهەمەکانی مامۆستا چیا لە کاتی خۆی لە وێنا لە پێشکەشی کردبوو ئەویش لەگەڵ کۆمەڵی یادەوەری هاوڕێکانیا بە بڵین بوو بە کتێبێکە. ئەمە بەڕاستی شتێکی جوان بوو کە هەم تۆماری ڕووداوەکەیەوە هەم نرخاندنی بەهرەی ئەو بەهرەدارە بوو کە بەهۆی کۆڕۆناوە کۆچی دوایی کرد. دوعای خەیرن بۆ ئەکەین. بۆیە میشە ئیشێکی جوان ئیشێکی نەوەی بوو دەستخۆشیان یەکەین. دووبارە سڵاوتان لەبێ دازان و خۆشەویستان. دوێنێ لە سەرتاسەری هەرێمی کوردستان نزیک بە 70,000 منداڵ و نەوجەوانان بەشدار بوون لە تاقیکردنەوەی پرۆژەی بەهای فەرموودەکان. پرۆژەیە ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە کە تیایدا زۆرێک لە گەنجان و منداڵان ئاشنا دەبن بە فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەم تۆڕێماندا باز لە گرنگی و ئەهمیەتی ئەم جۆرە پرۆژانە دەکەین و بزانین پلان و کاری داهاتوویان چی دەبێت لەم پرۆژەیەدا. پێشەوەی بچین لای میوانەکەمان گفتوگۆ لەسەر تەوەرەکەمان بکەین. ڕێناز ئەرسەلان راپۆرتێکی لەو بارەوە بۆ ئامادە کردوون پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. هاوینێک لە خزمەت پێغەمبەر درودی خودای لەسەر بێت. منداڵان و ناوجەوانان بە پەرۆشەوە هاتوون بەشداری لە پێشبڕکەی لەبەرکردن و تاقیکردنەوەی 6 فەرموودەی پەروەردەی لە پرۆژەی بەهای فەرموودەدا بکەن. سپاس بخوا کە توانیم بەشداری بکەم لەم پرۆژەی بەهای فەرموودە. هیوادارم زیاتر پرۆژە بکرێت بۆ پێگەاندنی چینی گەنجان و بۆ شارەزابوون زیاتر لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئینشاءالله هەوڵ دەدەین ئەو 6 فەرموودەی کە لەبەرمان کردووە لە ژیان و ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە کاری پێ بکەین. من زۆر خۆشحاڵم کە من توانیمە 6 فەرموودەی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم لەبەری بکەم. ئێمە هەوڵ دەدەین ڕۆژانە کاری
بەو فەرمودانە بکەین کە لەبەرمان کردوون و دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەم کارە جوانە دەکەین کە ئەم کارە جوانەیان ڕێکخستووە بۆ ئەوەی منداڵانی کورد هەوڵ بدەن بۆ لەبەرکردنی حەدیسەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێت لا قۆناغی شەشەمدا بە ئامادەبوونی نزیکەی 18,000 بەشدار بوو. تاقیکردنەوەیان لا 6 فەرمودەی پەروەردەیی بەهای فەرمودەدا ئەنجام داوە. دەژڵێت ئامانجیان زیاتر ناساندن و شارەزابوونی منداڵان و ناوجەوانانە لا فەرمودەکانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت و چەند خەڵاتێکی گرنگیش دابین کراوە بۆ سەرکەوتوانی تاقیکردنەوەکە. نزیکەی 18,000 منداڵ ئەوڕۆ بەشدارن لە قۆناغی شەشەمی پرۆژەی بەهای فەرمودە. زیاد لە 20,000 منداڵ ناوی خۆی تۆمار کردبوو، زیاد لە 100 هۆڵ تاقیکردنەوەی تێدا ئەنجام دەدرێت، وەک تاقیکردنەوەکانی پۆلی 3 و پۆلی 6 یان پۆلی 9 پۆلی 12 لە سەرجەم کوردستان لە هەموو شارۆچکەکان لە یەک کاتدا تاقیکردنەوەکە ئەنجام دەدرێت و لە یەک کاتیش کۆتایی پێدێ. مامۆستایانی پرۆژەکەش دەڵێن ئەو جۆرە پرۆژانە وا لە بەشداربووان دەکات زیاتر هەوڵ بدەن و شارەزایان دەکات و لە ژیانی ڕۆژانەیاندا فەرمودەکانی سەروەرمان درودی خودای لەسەر بێت ڕنگ بداتەوە و کاری پێ بکەن. ئامانج لە پرۆژەی بەهای فەرمودە دیارەوە گرنگیدانە بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕۆژگارێکدا کە خەڵکانێک هەیە هەندێک جار فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله ڕەت دەکرێتەوە بۆیە وەکو ئەوەی کە تەحەدایە بوانی کە فەرمودە ڕەت دەکەنەوە ئەم پرۆژەیە هەستاوە بە خزمەتکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو چین و توێژان بە گشتی بەتایبەتی لە ناو چین و توێژی گەنجان بە تایبەتی و ئەلم قۆناغشدا بە تایبەتی منداڵان و نێوجوانان هەڵبژێردراوە وەکو شەریحەیەکی زۆر گرنگ و داهاتوو کۆمەلگا. منداڵ خۆی سروشتی وایە کە ئەوەی وەری دەگرێت هەوڵ دەدات دیسە بیکاتە کردار و لە ئیشی ڕۆژانەیدا جێبەجێ بکات. بۆیەش بیرمان لەوە کردەوە کە تایبەت بێ بە منداڵ و چونکە پڕێکی سپیە ئەوەی کە فێری دەبێت یەکسەر جێبەجێ دەکات و دیکاتە کردار. دوای ڕاگەیاندنی قۆناغی شەشەم تایبەت بە منداڵان و ناوجەوانان لا زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان تاقیکردنەوەی پرۆژەی بەهای فەرمودە ئەنجام درا. ئامادەکارانی پرۆژەکە با کارێکی باش و پێویستی دەزانن بۆ هاندانی منداڵان بۆ ئەوەی فەرمودەکانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت لە ژیانی ڕۆژانەیاندا ڕنگ بداتەوە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ. بەڵای دووبارە سڵاوتان لێبێت لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سیروان کاکە ئەحمەد سەرپەرشتیاری ستافی پرۆژەی بەهای فەرمودە ڕاستەخۆ لە ستۆدیۆ گفتوگۆ دەکەین. مامۆستا وێڕای بە خێراتنێکی گەرمی و بەڕێز و وەروە دەستخۆشی و ماندوونەبوونتان لێ دەکەین لە سەرکەوتنی ئەم ساڵی پرۆژەکە پێگومان ئەگەر پێشوێ بچینە سەر بابەتەکە بە گشتی باسیەکی پرۆژەی بەهای فەرمودەمان بۆ بکەیتەوە وەکو دیسانەوە بیرهێنانەوەک بۆ بینەران کە چەند ساڵێکە خەریکن و وەروەها ئەم ساڵانان پرۆژەی ئەنجام دەدەن. زۆر سپاس بۆ جەنابتان بۆ پێدانی ئەو دەرفەتە. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. پرۆژەی بەهای فەرمودە سوپاس بۆ خۆی پەروەردگار ئەوە قۆناغی شەشەمی بەسەر کەوتوانە بەڕێ کرد. ئامانج لەو پرۆژەیە ئاشناکردنی تاکەکانی کوردە بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. بێگومان کورد زۆر سوودمەند بووە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و لە هاوڵان و بەشێک لە کورد هاوڵی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەڵات وەسەلام. پێم وایە ئێمە لە هەموو کەس مستحقترین و شایستەترین وەک کورد ئاشنابین بە فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ئەم وەکو خۆم پێم وایە لە هەموو قەومەکانی دیکە نزیکترین بە پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام. زۆر باش مامۆستا ئەم پرۆژەیە چۆن دەستان پێکردووە لە ئێستادا گەشتووەتە قۆناغی شەشەم قۆناغەکانی ڕابردووی چۆن چۆنی بوون ئەگەر بۆمان باس بکەن. بەڵێ لە چاپێکەوتنی دیکەش باسمان کردیە سەرەتا ئەو پرۆژێ بۆ 50 گەنج ینی ئەنجام درا لە قۆناغی یەکەم لە ئێستادا ماشاءالله یەکەم ساڵی چەند بوو؟ 2017 بەڵێ لە ئێستا کە لە 2021 چین ماشاءالله لەو قۆناغی ڕابردوو ینی کە دوێنێ ڕای برد تقریبان نزیکەی 18,000 کەس تێدا بەشدار بووە. زۆر باشەکەواتە مامۆستا پرۆژەی بەهای فەرمودە بۆ نمونە
حەفدە بۆ 10,000 بەشدار بوو دوێنێ لە یەک کات و لە یەک شوێن و نەک یعنی لە یەک شوێن بەس لە یەک کاتە لە شوێنی جیاواز با بڵێن تاقیکردنەوەیان کرد. ئەگەر بۆمان باسکەی تاقیکردنەوەیان لە چی کرد لە چی تاقیکردنەوە دەکرێت ڕاشە پرۆژەکە باسی بای فەرمودی لە فەرمودەم فەرمودانە چۆن دەسەکەوێەوە چۆن ئەو مەنەجانە بڵاو دەکەنەوە چۆن کێسەر پەرشتیاری ئەم هەموو ماشەڵا گەنجە جوانە 7 بۆ 10,000 کەس لە کوردستانە لە شوێنی جیاواز تۆ تاقیکردنەوەیان بکەی لە یەک کاتیشە. خۆی لە ئەسڵ ئەو کتێبەی کە ئەو جارەی تاقیکردنەوەی لەسەر ئەنجام درا بۆکسێک بوو بە ناوی باختەی چاکەکاران بۆ منداڵی موسڵمان بەندە وەری گێڕابوو. دواتر ئەو 7 کتێبە کە بۆکسێک بوو پوختەم کردەوە لە یەک بەرێک بەتوانم برێم نامیل کە بوو کە 6 فەرمودەی وێنەداری پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام تێدا بوو. عنوانەک فەرمودەک مانایەکەی بە کوردی لە قۆناغەکانی دیکەش هەر بە هەمان شێوە هەر بەندە هەڵسان بە ئامادەکردنی کتێبەکانی بەهای فەرمودە. پرسیارەکان چۆن چۆنی بوون پێما بێ هەڵبژاردن و بۆشاوی و شتانی تێدا؟ پرسیارەکان لە ئاستی منداڵەکان چکەوە منداڵ بوون ینی بەشەکیان مەسەلەن عەرەبیان هەر نەخوێندیە هەوڵ درایە ئەو پەڕی هاوسەنجی ڕابژیرێ لە دانانی ئەسئیلەکان و هەرچیش مقابلەی لەگەر دەکرا دەیگۆ سوالەکان زۆر ئاسان بوون نە زۆر گونجان بوون. الحەمدوللا ئەو ستافێک کە دایان نابوو ینی ئەزموندار بوون لە بواری دانانی پرسیار. لە تاقیکردنەوەکانی پێشووترا ڕێژەی لە 100% زۆر بوو لە چ ڕێژەیەکە لە چ ئاستێکدا؟ وڵا لە هەموو قۆناغەکان ینی ڕێژەی 100% زۆر بووە بە حکمی ئەوەی ئەمە ئەو شەهادەی کە دەدەینە ئەو کەسەی بەشداری دەکەن ئاتی ماجستێر دکتۆرا پێ بخوێنی بەڵکو هەر ئامانجبانە وەکو هەنگ ئەو خەڵکە لە دەوری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو فەرمودانە هەنجینن کۆی بکەینەوە پشتیوان بەخوای گەورە. کەواتە مامۆستا من دەمەوێت بەڕاستی سەرنجی بەڕێژت بزانم یەک دوو ینی دوێنێ من لە سۆسیال میدیا یعنی فیدباکێکی زۆر باش هاتوو خەڵکێکی زۆر ماشەڵایە کردووە تووشی شۆک بوو 7,000 بۆ 10,000 گەنج و لاو کۆکەیتەوە لەم تەوقیتەیە خۆشیان خۆ بەخشانە بێن و تیحانیشکەن یعنی من گۆڕستنێکی زۆر خۆش بوو هەنێکیش وتیان یعنی ئەمە بۆ یعنی مناڵێک بۆچی فەرمودەکانی پێغەمبەر دووری خۆی لەسەر بێ بخوێنە ئیتر ڕەنگە بەشێکیان بە دژایەتی وەشێکیان بە نیەتی باش بەڵام بە تێنەگەیشتن یعنی من پێم خۆشە لە بەڕێزت بپرسم وەکو کەسێکی گرنگ لەم پرۆژەیە مناڵێک بۆچی فەرمودەی شتەکانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ بخوێنێ؟ ڕاست بەنسبەت سوالی یەکەم ینی کۆبوونەوەی ئەو هەموو خەڵکە دەبی بینەران و جەنابتان دڵنیابن لەوەی کە ئەوە جۆدەچێک جار گەورە سەرف کرایە لە ماوەی 2 مانگی ڕابردوو جوهدە گەورەکەش ئەو بەڕێوبەرە بەڕێزانن کە لە سەردەم شار و شارۆچکەکان لە قەزا و ناحیەکان تەنانەت لە هەندێک لە گوندەکان سەرپەرشتی ئەو خەڵکیان کردیە کتێبیان تەوزە کردیە ناونووسینیان کردیە تەنانەت یەک لە پرسیارەکان کە جەنابت نەتکرد زەڕورە ئایا لۆ هەمیشە لە پرۆژەی بەهای فەرمودە ڕێژەیەکی زۆر لە بەشدار بووان دێن یان یەک لە جیاوازەکانی پرۆژەی بەهای فەرمودە لەگەر مەشروعەکانی دیکە ئەوەیە بەشداربوو کە کتێبەکەی پێدەدرێ ئیتر وازی لێ نەهێنرێ لە ماڵی دابنیشی دەخوێنی یان ناخوێنی ئیشی مەنیە ئەو بەڕێوبەرە بەڕێزانە هەم ئیتیصالیان پێ دەکەن لە کاتی ئەوەی کە ئیمتحانەکە لە فلان شوێنە لە فلان ڕۆژە بەردەوامی مثلە منداڵ هەیە دەرێ وەڵاهی ناوەڵە بەشداری ناکەم بەڕێوبەرەکە هەندە حەریسە زۆر جددیە تەشجیعی دەکەهانی دەدە منداڵەکە دەست پێ دەکاتەوە یان یەک لە هۆکارەکانی ئەوەی کە ئەو ڕێژەی زۆری خەڵک بەشداری دەکە ئەوەیە بەڕێوبەرەکان جوهدەچی دەتوانن برێم جەبار سەرف دەکەن لە ئەوی ساردبوونەوە ڕوونەدات. زۆر بەش مامۆستا 23,000 کەس نەوجەوان و منداڵ ناوی نووسی بوو بەڵام ئێوە نزیک بە 18 کەستان بەشدار کرد لە تاقیکردنەوەکە. هۆکار چی بوو؟ هەنی ئەگەر وەسائیل و کۆمەڵێشتان پێویست بێت دەکرێت ئەو 23,000 بەشدار ببن؟ بەڵێ بەخۆی هەمیشە ئەو پرۆژانە وایە هەموو ئەوەی دێتن ناوی خۆی دەنووسیتن یان کتێبەکە وەردەگری بە ئامانجی ئەوەی نایەت تاقیکردنەوەکە لەگەر ئەنجامدا بۆ وێنە یعنی ئێستا من بیستمەوە هەوە 6 کتێبی کڕیا 100 کتێبی کڕیا گوتیتی ئەمن هەر لەو خۆم دەیبەخشمەوە هەبوو ناوی خۆی نووسە دواتر مەسەلەن بە هۆکارە لە هۆکارەکان نەیتوانیە بێتن لە بۆ تاقیکردنەوە هەبوو سەفەری کردیە یعنی لە هەموو قۆناغەکانی ڕابردوش ئەوە بووە ئەوەی کە ناوی دەنووسیتن بە هەر هۆکارە لە هۆکارەکان ناتوانانی بێتن تاقیکردنەوەکە ئەنجامدا بەڵام 23,000 کە ناوی نووسی و 18,000 بە تەقریبی کە هاتیە بەمە ڕێژەیەکی یەکزار زۆرە ڕەنگە ینی ئەگەر تەزکێ نەبی لە بۆ خۆمایە لەو مەشروعەکە یەکەم جاربی پرۆژەیەک ئەنجام بدرێ ڕێژەیەکی وا زۆر مشارەکەی تێدا بکەن. وڵا مامۆستا تەسکێش بێ هەر حەقی خۆتان و جێگەی شانازین یاخوا دەستان خۆش نمونەتان زۆر بێ بەڕاستی جۆرە پرۆژانە زۆر گرینگن بەڵام
باست لەوە کرد بێگومان تۆ لە هەموو گوند و شار و شارۆچکەیەک ستافێک دروستکە و مامۆستایەک بێنەوە و ئەبێ منهەجەکە بگەێنی سەر پەرشتی دوای ڕۆژی تاقیکردنەوەکان و ئەمانە یعنی ئەمە کولفەیەکی زۆری دەوێت مانوبوونێکی زۆری دەوێت ئینەژیەکی زۆری دەوێت بێگومان پشگیریکردنی مادی و معنەوی بۆ ئەم ستاف و بۆ ئەم جۆرە پرۆژانێک گرنگە کەمی پشگیریەکان لاوازی بواری مادی تا چەندێک بربەست و گرفتی بۆ دروستکرد و دەستکراوەتر بن ئیشی ترکەن پرۆژەی ترتانە بێت بەنسبەت ئەو لایەنە بەڵێ ئەمە لەبەر ئەوەی سەرجەم بەڕێوەبەرەکان بەبێ مقابل خۆبەخشنەوەوانە هەمووی خۆبەخشن دەتوانن برێم ینی هەرکە ئەنەما کولفەمان لەسەر نەبووە لەو لایەنەی چونکە هەمویان بە خۆبەخشی بەشەچیان لە جیرفانی خۆیان مەصرفی دەکەن و وەریش ناگرنەوە ینی لە ستافی وەرناگرنەوە سپاس بۆ خۆی پەروەردگار لۆیە دەتوانن برێم کەمترین کولفەمان دەڕواتن لەو لایەنەی و ئەمن بە فرسەتی دەزانم ئەگەر دوو خوا پێدا و زیاترنا گیان لەو قسەیبی ئەمە وەکو ستاف توانیتمان خەڵاتی 100 منداڵی بکەین بەس ئەوەی زۆر ینی نیگەرانم و دڵگرانم ئەوەیە ئەگەر 7,000 6,000 منداڵ سەتی بینیتن ئەتوبرەی ناو لە تیر و پشکی دەرنەچوە و خەڵاتت نادرێتێ زۆر قورسە بۆ منداڵ بۆ منداڵ زۆر قورسە منداڵ نازانی ئەوە تیر و پشکە و ئیتر ئەو کە سەد لە سەرسەتی هینایەت چاوەڕوانی خەڵاتە لەما ئێستا بەخوای ئەمن هەرمێشکم بەس بۆی مەشغوڵە مۆزوعەکە تۆزێ ڕێکخێنەوە بەشم قسەیەکی خێری بکەین یەکێک بەدەم ئەم پرۆژەوە بێت لە پرۆژەکە کە نەتیجە وەردەگیرێتەوە خەڵات دەدرێتە یەکەمەکانەوەی کە با بڵێن وەڵامەکەی تەواوی ڕاستە بەڵام ڕەنگە ڕێژێک لەو 7,000 بوونمە 1000 کەس یان 2000 کەسی یەکەم بووە یان لە ئاستی بۆکو یەکن بەم شێوەیە واتە 2000 یەکەممان هەیە هەر 2000 یەکەمەکەش حەقیەوەی خەڵات وەربگرێ بەڵام لەوەی خەڵاتیان بۆ نەکراوە بێ بە تیرروشی کۆیکەنەوە بۆ 100 کەس وەڵاهی نازانم کاکە کێ پارەی هەیە بەخوا ناپاڕێنەوە بەڵامەوە دەرفەتێکە خێرێکی گەورەیە شانازێکی گەورەیەوە تا پرۆژەیەگەی و 7,000 و هەموو خەڵکە هاتووە بام لێرە قسەیەکی خێر بکەین لەگەڵ دانیاری هاوکارم یعنی هەر دەوڵەمەندێک هەر خوا پێداوێک کوراوی تۆزێک هەیە هیچنا یەکی دە خەڵات بکڕن زۆر ناکە ینی یەکەمەکانمان لە خۆڵە بێتەوە بۆ ئێنەرژیەکی باشتر بۆ ساڵێکی تر وەڵاهی جامنیش هەر هەمان داواکاریم هەیە لەوەی کە بتوانین دوو خوا پێدا زۆر نا ئەگەر زۆر دەستشان نەکەنەوە ئاساییە بەس دوو هەوەساگەر خەڵاتێکی بچووکیش بێت هەر ڕەنگە بە کولفەکی زۆر کەم شتێکی زۆر تایبەت بکەین ئەگەر دوو خوا پێدا بێنە سەرخەت لەگەڵمان ئەمن جوودی کەشم سەرف کردیا پشتیوان بەخوا دەتوانین یەک منداڵی بێئومێد نەکەین لەبەر ئەوەی ئەمە دوا قۆناغ نییە ئەمە پێویستمان بۆ منداڵان نەدەبتەوە دەبی ئیشان لەسەر بکەینەوە خۆ سەدان داکو با پێی گوتیم ئەمن لە خۆم خەڵات لە منداڵەکەی خۆم دەکڕم ئەگەر سەتش نێنی بەس تەرکیزی مە لەسەر ئەوەیە سەتی هینایە و دەری خەڵاتت نادەمێ بەلو منداڵی زۆر قورسە ئەوەی تێبگات ئەنجا مێدەوارم دوو لەو خوا پێداوانە کە بەشێک لەو داکو بابانە هەر زۆر خوا پێداوان ئەم دەیان ناسم هەر ئەوان ینی کە منداڵەکانیان سوودمەند بووە دەتوانن هاوکاریمان بکەن لەوەی پشتیوان بەخوا بتوانین سەرجەم ئەو منداڵانێکەوە سەتیان هێناوە خەڵاتیان بکەین زۆر باشیان دەکەین ئەگەر هاوکار بن ئێمە پێش ئەم تەوەرەیە بابەتێکی دیکەمانەوە باز لە پەروەردەی ئیسلامی بوو لە نێوان لە نێو ناوەندەکانی خوێندندا ئەم جۆرە فەرمودانەش تا چەند دەبێتە پەروەردەیەکی باش بۆ منداڵ بۆ نەوجەوانان کە من پرسیارەکانم بینی ینی درکم بۆ کردکەمە بۆ قۆناغێکی سەرەتایی پەروەردەیەکی زۆر باش دەبێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵێک سلوک پێشکەش بە منداڵان و گەنجان دەکات ئەوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر پەروەردەی منداڵ وڵاهی ڕاستە ئێستاکە بەرنامەگە ئارادایە لە دەستکاریکردنی منهەجی وانەی ئیسلامی بەس بە بڕوان من هیچیان بەدیلی هیچیان نییە ئەویشیان پێویستە بەڵام ئەوە تو ساڵێ جارێک نخبەک تێدا بەشدار دەکاتن و لی بەهرەمەند دەبیتن ئەوی دیکە سەرتاسەریە ینی پێم وایە دوشتی لێک جیاوازن دەکرێتن ئەمە ئەگەر قرارە چوادرا و دەستکاری منهەج کرا ئەو مەشروعی قوڵترکەینەوە وەک بەڕێزەک ینی نووسی بووە کە ئەگەر دەستکاری منهەج بکرێ ئەمە دەچینە ناو کۆڵانەکان و ماڵەکان ڕاستەنان مەبەست ئەو بوو کە گرنگە کە دانەبڕینە جۆرە لەم جۆرە پرۆژانە بووی کە منداڵان و گەنجان بەرەو پەروەردەیەکی باشتر بڕۆن بەڵێ بەتەئەکید پێویستە کەواتە مامۆستا لەسەر پرۆژەی بەهای فەرموودە ئەم ساڵ بۆ با بڵێن نەوجەوانان یاخود ئەوانەی کە کرێپیان بڵین مناڵیان تەمەنێکیان کەمە هەر لەم ساڵا پرۆژەی ترتانە بێت بۆ ئاستی بەرزتر یاخود بۆ چەند کتێبێک لە باتی نامیلکەیەک چەند کتێبێک هەبێت کە بۆنە 100 یا 1000 فەرمودی تێدا بێت بۆی
یان تێست لەوانەیە بکرێ شەڵا لە بەرنامەیە هەیە پشتیوان بەخوای گەورە لەو قۆناغی داهات و تەرکیزمان لەسەر ئەوەیە تایبەت بی بە ئافرەتان ئەگەر گۆڕانکاری ڕوونەداتن چکە تا ئێستا کە ئافرەتان بە تایبەت برێن ئیشان لەسەر نەکرایە عام هەبووە منداڵانیش دووجار بەسەر کەوتوی الحەمدولله تاقیکردنەوەیان ئەنجامدایە و بەشداریان لەو پرۆژەیدا کردیان نیەتمان وای گەخوا پشتیوان بیتن بتوانین قۆناغیش تایبەت بکەین بە خوشکان زۆر باش مامۆستا سەبارەت بە خەڵاتەکان چین 100 کەس پێم وابێ خەڵات وەردەگرێن بەڵێ خەڵاتەکان 20 خەڵاتیان دیاری کرایە لە ڕکلامەکەش هەر ڕۆیشت یەکەم تا شەشەم بڕی ملیۆنێک دینار تاوەکو دەیەمیچێ 500,000 تاوەکو بیستەمیچێ 250,000 هەشتا خەڵاتی دیکەش خەڵاتی زۆر شایستە ئینشاءالله دواتر لە ڕێی بەڕێوەبەرەکان بەدەستیان دەگاتن دوای تیر و پشکەکەی و ئینشاءالله وەک باسمان کرد ئەوی دیکەش هەوڵ دەدەین ئامادەکاری بکەین لەو ئەوەی سەرجەم ئەوانی سەڵتیان هینایە بتوانین خەڵاتیان بکەین تیر و پشکەکان بە شێوازێکی ڕاستەخۆ دەبێت بەڵێ وەکو هەموو قۆناغەکان دیکە ڕاستەخۆ دەبیتن تیر و پشکەکە بەڵام مامۆستا مادام یان یەکرێ ئەو یاسایانەی بۆ خەڵاتەکان دانراوە لە برەوەی کە ڕێژەی یەکەمەکان با بڵێن زۆر زیاد لە پێویستە لە باتیەوەی تۆ 20,000 کەستەیە یەکەمە 1000 جار ملیێنی و 1500 ڕەنگە بۆ دەست نەبات بەتیابەت بۆ تەمەنانش مناڵ و بەرەو خوێندن ئەڕۆنۆمانە ئەگەر بتوانە مەسان گۆڕانکاریێک لە خەڵاتەکان بکەن ڕێژەی خەڵاتەکە کەم بکەنەوە بۆی ڕێژەیەکی زۆرتر بەشی کەوێت ئەمەش ئەبێت پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ المسلیمون عند شروطهم ئەمە دەی پابەند بین بۆ قسانەی کردیتمان گوتیتمان ئەوەی وعدتانیاوە ئەی چۆنارە وەڵڵا وعدەکەی خۆمان ناتوانین زۆر باشە کاتە مامۆستا جاری پێشویشم پرسیارم کرد بۆی وەڵامەکە بە جاریکاوی وەرگرمەوە وتم باس لەوە دەکرێت دەڵێن بۆچی ئەم مناڵانە فەرموودە بخوێنن یعنی یەڵا با دوو مناڵێکیان فەرمویشتەکانی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت لە بەرە خوێندوویەتی مناڵێکیش نەخێرنەی خوێندووە گوێ ناداتە یاخود گەنجێک هەیە جیاوازەکەیان چی وەکو مامۆستایەکی بەزمور ینی بێعاتفە و خەڵکانشی کە باوەڕیان یان تااقەتیانە ئیلتیزاماتیانە بەڕاستی جیاوازەیەک هەیە لەوەی گەنجێک کە پابندە فەرمایشتەکان لە بەرەکە گەنجێکیش کە تااقەتی ئەمانێنی ئەم چی دەسەکەوێت ئەو چی لە دەزەدایە بە پێچوانەوە واللهی سەرفراز ئەو داک و بابەیەکەوە منداڵەکانی خەریک دەکە بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یان یەک دوو نمونەی دەرێم ڕەفیقی نزیکی خۆ من زۆر دڵخۆشن زۆر دڵخۆشەکە چۆنە دەرێ لەوەتی مەسەلەن کوڕەکان بەشداری ئەو پرۆژەی کردیە ڕۆژانە خەریکی ڕاستکردنەوەی هەڵەکانی منە دەرێت شتێک دەکەم کە مەسەلەن هەڵەیە لەسەری ڕاهاتوو دەرێ بابەجان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حەدیثەکان بە عەرەبی لەوە دەرێت ماشاءالله ینی بە پێچەوانەوە یان داک و باب ئیسرحات دەکات ئەوەندە دابنیشی خەریکی پەروەردەنیکردنی منداڵەکەی بی و قسەی لە بۆ بکە جە لێی وەردەگریان لێ وەرناگری چکە لەوانەیە قەداسەت ینی قودسێتی وای نەبی قسەی داک و باب بەڵام کە دەرێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای گوتیە ئینسان ینی هەڵوەسە دەکات کە دەرێ خوا سوبحانەوە وتەعالە وای گوتیە هەڵوەسە دەکات لۆیە پێم وایە ئەو منداڵەی کە بەو فلتەرانەدا دەڕواتن زۆر زۆر جیاوازە لەو مندارەی کەوا بۆ شێوازەی نییە زۆر باش مامۆستا لە سۆشیال میدیاوی کە زیاتر تەرکیزی لەسەر بوو دوو نابینا بوو تێدا بەشدار بوون ئێوە چۆن مامەڵە لەگەڵەوانە دەکەن و چۆن تاقیکردنەوەکانەوان ئەنجام دەدەن لە هەموو قۆناغەکان نابینامان هەبووە الحەمدولله و مڕاعاتمان کردینە و پێشم وایە هەموو جارێ هەر نمرەی تەواویان هینایە داچێک لەو نابینایانە ئەوەی پێم وابوو کەلار ینی لەوانەیە حەسەب ئەوەی کە پێم گەیشتەوە 10 تەلەفۆنی کردوی لە بەڕێبەرەکانی وێ نەیزانیە مەسەلەن نەیتوانێت بینوسی بەس خوێندیتەوە و مامۆستایەک لەوەی نووسە دەرێن خەلەل هەیە یعنی کەم و کورتێکی ئەمە هەلێرکوانە پێی دەرێمەوە ئینشاءالله هیچ کەسێک مافی ناخوری ئەمە لەبەر ئەوەی منداڵن بەو پەڕی مڕاعاتەوە ڕەچاوی ئەوەی دەکەن ئەوانە منداڵن مەسەلەن بۆ نمونە کەلیمەی قەبلە قەبلەه ئەگەر منداڵەکە بە کوردی نووسیبی ئەمە منداڵەکە عەرەبی نەخوێندیە حەدیثەکەی لەبەرە ئامانجیمە لەبەرکردن و کار پێکردنە ئەگەر هەڵی کردبی یعنی با هیچ داک و بابەک دڵی خۆی تەنگ نەکە ئەمە ئەوەی لە بە هەڵە حساب ناکەن ئینشاءالله ئەو نابینایانە عەفوەن لە هەموو قۆناغەکان لەگەڵمان بوونەوە دڵمان زۆر زۆر پێیان خۆشە ماشەڵڵا کەسانی زۆر زیرەکن لە یەکەمەکان هەن نابینە خاوەن پێداویستی تایبەتەکان بەڵێ لە قۆناغەکان ڕابردوو ینی پێم وانی هیچیان سەڵتیان نەهێنابێت هەمیشە ئەوان تەرکیزیان زیاترە ماشاءالله وەزگە دەکرا گەل لە تیرروپشکیش دەرنەچوونەیار دیارێکیان هەر هەبووە وەڵا بەشەکی باش ئەو هەزار بار خەڵکی دیکە مەسەلەن دەرێکا کە ئەوە
ئەم خەڵاتەکە لەو دابین دەکەن ئەمە گشتی وا هەوو لە خزمەتیان دەبن. مامۆستا خۆت مامۆستا سیروان کە لەم پرۆژەیە هاوڕێکانت یانێ زۆر جا مرۆڤی سێگەکە دەرونی مرتاحە خۆشە زانی بەچیوە سەرقاڵە کاتەکەی بە هەدەر نەداوە. پێم خۆشە بزانم چەند ئاسوودەیت کەم پرۆژەیە بینی کە نەتیجەیەکی وایەتەوە هەموو گەنجە بۆی ئێوە ئەم فەرمایشتان لەبەر دەکەن کاری پێ دەکەن و زۆر کەسیش دەبینین ئەو هەموو کاتەی بە هەدەر دەدا لە کۆمەڵێک شتی بێمانە یا خۆت ئەگە بێماناژ نەبێ سوود بەخشنیان بزانم شتێک کە لێرەوە ئەمەش سوود و بەهرە وەربگرین لە تەجروبەکانی بەڕێستان و لە ئیشەکانی بەڕێستان. مامۆستاجیان هەندێک شتێک تەعبیری لێ ناکرێ ڕاستی ئەوەندە ئاسوودەم ئەوەندە مرتاحم ئەوەندە دڵخۆشم بەخوای ئەوەی لە ناخمێ قەت ناتوانم دەری ببڕم بەڵام ئەگە وەک خاتیرێک بێڵێم بینە پێش ساوت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەو دوو مانگەی ئەو 20,000 منداڵە کە ڕۆژانە بەردەوام سەڵاواتیان لە بۆ ناردیان دەشزانی لە چێوە دەگا چێ ناردیتی وانە ما من أحد يسلم علي إلا رده الله علي روح حتى أرد عليه السلام عليه الصلاة والسلام وڵامی سەلامی هەر یەک لەو منداڵانەی دایتەوە ئەگەر دوو دەقە لە بۆ ئەو مەشهیدەدا بنیشی زۆر قورسە خۆت پێ کۆنتڕۆڵ بکرێت تا ئومێدەوارم ئینشاءڵڵا لۆ قیامەت دەستکەوتەکی باش بیت زۆر باشە مامۆستا دەمەوێت زیاتر لەسەر ئەو قسە بکەین کە بۆی ئەم ئینشاءڵڵا پرۆژەی گەورەتر ببێت ئەگەر توانای داراهی زیاتر لە بەردەستان نابێت دەکرێت ئەم پرۆژەی گەورەتر بێت دیاری زیاتر بۆ بەشداروان ئامادە بکەن واتە ئەگەر بەدەر لەوانی کە ئێستا هاوکارتان لە ڕووی دارایی و هاوکارێکی باشتر هەبێت گەورەتر دەبێت ئەم پرۆژەیە بەخۆی شتێکی ئاشکرایە ینی یەک لە هۆکارەکانیش کە ڕێژەیەکی بەرچاو لە خەڵک بەشداری لە مەشروعی دەکا خەڵاتەکانیش زۆرن خەڵاتەکانی شایستەن ینی ئەوش لە ڕووی شەرعی وەشتەکی ئاساییە تو بتوانی بەهرە هۆکارێک لە هۆکارەکانی شەرعی خەڵکی کۆ بکەوە لەسەر قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵێ بێگومان بۆ نمونە ئەگەر لە زیاتی ئەو ملیۆنانە عومرە بە کاریگەری زیاتر بوو ئەگەر بۆ وێنە حەزێکی ماڵی خوابە یان تێچووی حەزێکی ماڵی خوابە لەوانەیە دوو ئەوەندە لە خەڵک زیاتر پرۆژەکانی دیکەتاندا پێم وابێ عومرە هەبووە عومرە هەبووە بەڵێ بەس ئێستا دەمانوێت زیاتر ینی بۆ نمونە ئێستا لە بەرنامەدای خەڵاتەکان گەورەتر بکرێتن ئیتر ئەوە چت پێ دەرێتن بەڕاستی خەڵک دیندارە خەڵک خوای خۆش دەوێت پێغەمبەری خۆش دەوێت عەلەیهی سەڵات وەسەلام تا مەزرویە مشتاقە بەس دەبی کەسانەکە بێن ڕابەراتیان بکەن بە دڵسۆزی بە مخلوسی بە بێ هیچ ئامادەی دنیایی بینی بە پێش ئەو خەڵکە بکەی خەڵک دێتن لۆ خۆی ئەوە دەبینێت و کتابەکەت بە پارە دایتێ ئەمە کتێبمان بە بەلاش نەدایتە خەڵکی پارەمان لێ وەرگرتیە کتێبەکەمان دایتێ متابعی کردیە ڕۆژی امتحانی منداڵی خۆی هینە سەعاتە کونی لە دیاری ڕاوەستایە ئەوە کەواتە خەڵک دیندارە خەڵک موسڵمانە بەڕاستی ئومێدە چلۆ خەڵک گەڕاوە یعنی ڕسالە و نامۆشتمان زۆر لۆ هاتە لە دوێنێ خەڵک ئومێدی لۆ گەڕایتەوە لەولایە درێن دەستکاریمە هەز دەکرێت بەس لەولای بە هەزاران خەڵک ئەمە هەزی ئەوان دەیانەوە نەهێڵن خەڵک لۆ خۆی دەبۆی دەڕوات لۆیە ئینشاءڵڵاوە زەی ئومێدە خەڵکەی زیاتر لە داهاتوو لەگەرمان بێنە سەرخەت مامۆستا سیروان دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لەسەرم بابەتەژمە سەری دیمەنەکانم کرد و یەک لەگەڵ یەک دوو هاوڕێشکەوە هەر لەو پرۆژەیە مەسەلەن ئاگادار بوون هەر بەوردبوونەوە لە جلوبەرگی مناڵەکان کاریگەری خانەوادەی مناڵەکانیش بۆ دەرەکەوێ یعنی توانم بڵێم ئەگەر سەلەفی و سۆفی و ئیلتیزامی و یعنی هەمووی بینی یعنی جۆرێک لە جۆرەکان توانم بڵێم بەسمانێکی تر مناڵی تەواوی بیرکردنەوە جیاوازەکانی ئاینی پیرۆزی ئیسلامان لەوێ بینی ئەمە دەستپێکێکی باش خاڵێکی باش یان خاڵێکی هاوبەش نییە کە لێرەوە ئێمە ئەو جی لە نوێیەی بە یەک ڕنگ پەروەردە بکەین بۆ سەرەوە واللهی ئەوە جوانترین پرسیار بوو هەم پرسیارەکان جوان بەس ئەویان جوانترین بوو ینی هەوڵماندایە لەو مەشروعی کردار و گفتاریەک بی وفعلا بێناوهینان هەموو ئەوانەی کە هەن لە ساحەکەی سوپاس بۆ خوای پەروەردگار یعنی یەک فڕقم نەبینیە مەسەلەن یەک جەمعم نەبینیە خۆی سەحب کاتەوە لە مەشروعی هەموو ئەوانەی ناوت هینان ئەوانەی ناویش نەهینان سوپاسی هەمووان دەکەین بەڕاستی هەدەبا لە بیدایەتەوە برێم سوپاس پێزانینی هەر هەمووان دەکەین کە هاوکار و ماندوو بنە لەگەڵمان چونکە لە بارەگا و مەقەڕی هەموو لایەنەکان ئیمتحان کرایە بەبێ فەرق و جودایی بەڵێ ئەوە بنتینەوە بناغەکی باشە لە ئەوەی خەڵک بەو شێوازە پەروەردە بکرێت هەرچی لە بازنەی ئیسلامە ئیسلام کۆی دەکاتەوە بە خوشک و برای خۆی بزانیت زۆر باش ئەوستا دوا پەیامت چییە بۆ
دایکان و باوکان و دواتر بۆ گەنجان و بۆ منداڵان؟ وڵا خاصن داک و بابەکان یانی ئەو دایک و باوکانە براوە بوون بەڕاستی سەرفراز بوون سەرکەوتوو بوون لە مای ئەو دوو مانگەی کە خەریکی پەروەردەکردنی منداڵەکان یامون لەسەر سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام داواکارم لێیان لە دوای ما بەردەوام بن لەگەڵیان ینی دوای ما وازیان لێ نەهێنن ئەو کتێبەنە دەیان کتێبی زۆر باشتر لەو کتێبی هەیە لە بازاڕی لۆیان بکڕن مەرج نییە چاوەڕوان بکەن جێهەتێک بێ مسابقەی بکاتن ئەوان چاوەڕوانی خەڵ ئەوان لۆ خۆیان لەمەوە بە ئەوەی وەربگرن برێتە منداڵەکەی ئەگەر ئەوەت خوێندەوە ئەگەر ئەوەت لەبەر کرد کارت پێکرد ئەم لە خۆم خەڵاتت دەکەم ینی بە ئەوە بتە شتێک لە ناو ماڵەکاندا ڕەگ و ڕیشەیدا بکوتێن مەک تەنها چاوەڕوانی لایەنەگەیان ڕێکخراوە بکرێتن بەو کارە هەڵبەستێت. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سیروان کاکە ئەحمەد بەرپرسی ئێن سەرپەرشتیاری ستافی پرۆژەی بەهای فەرموودە مامۆستا دووبارە لەشتان ساغ بێ یاخوا دەستان خۆش بێ و ماندوو نەبن و سپاس کە لەگەڵمان بەشدار بوویت. زۆر سپاس بۆ جەنابتانیش ماندوو بوون لەگەڵ ماندوونێ دەستان خۆش بی خوای گەورەتان قبوڵ کە یا ڕەب. زۆر سپاس. بەڵازان و خۆشەویستان لە قەزای سەی سادق پاڵەوانێتێکی مەلەوانی بەڕێوە چووە لە ڤیدیۆکدا پێکۆبینەری ئەو پاڵەوانێتە دەبین. لە غیابی ئیتیحادی مەلەوانی کوردستانە هەڵسا بەکردنەوەی پاڵەوانێتێکی مەلەوانی بۆ سەرجەم یانەکانی پارێزگای کەرکووک و سلێمانی و پارێزگای هەڵەبجە پاڵەوانێتەکە بۆ کوڕان کرا بۆ سەرجەم ئاستەکان ئامانجمان لەکردنەوەی ئەم پاڵەوانێتی ئەوەیە کە ئاستی یاریزانەکان بەرە و سەر و باشتر بڕۆن ئەوی مەنافەسەی پاڵەوانێتی کوردستان و ئیتیحادی عێراقیشی پێ بکەین. وەکو بەشداری ئەمە سێم جارمە لە بوتڵەی یانەی سەر سادقە دوو جار بەشداریم کردووە نەتیجەم نەوە بەڵام سپاس بەخوام جارە نەتیجەی پلەیەکم بەدەستێناوە سپاسی شێخ نەجمەدین ئەەکەم کە زۆر هەوڵی لەگەڵ ئایام و مانوو بووە پێمەوە بەڕاستی شانازیە کە ئەو پیاوە لەم شارایە و خزمەتێکی گەورە بەم شارەیەکات. نام دانیاری وایە لە شاری گرگات سوپاس بەخواتوانین پلەی یەکەم بەدەست بێن و بەباشترین یاریزانی پاڵەوانێتێکە دەستخۆشی مامۆستا نەجمەکەین کە توانی هەستا بەکردنەوەی ئەم پاڵەوانێتی و دەستخۆشی هەموو ستافەکە و حەکەمەکانیش دەکەین. من نامانیە رازەتانی پلی یەکەم بەدەست بێنم لە شاری گەری خۆشەویستە هاتووم زۆر سپاس ئەم پاڵەوانێتیەکەم کە بەکردیانەوە دەستخۆشی مامۆستا نەجمەکەم ئەم پاڵەوانێتە جارێن بەڕێوە بردووە و دەستخۆشتان لێ دەکەم ئەم پاڵەوانێتیە بگرێتەوە بۆ یاریزەکان باشترە یاریزەکانیان ئاستیان دەرەکەوێت و بۆ پاڵەوانێتی دیکە. بەڵێزان زانیاریەکمان هەیە لەسەر جاڵدەی دڵ بۆ هیواین بە دوور بن لە نەخۆشیەکانی دڵ و هەروەها ئەو جۆرە گرفتانە بابزانین جاڵدەی دڵ چییە؟ جەڵتەی دڵ حاڵەتێکی کتوپڕە کە ڕوودەدات کاتێک بۆریەکانی دڵ بەهۆی مەینی خوێنیان جیرانی بەهۆی چەوریەوە دەگیرێت و خوێن ناچێت بۆ دڵ و دەمارەکە دەتەقێت. چەند زانیاریەک هەیە دەربارەی دڵ کە بەهەڵە پێمان وتراوە پێویست دەکات ڕاستیەکەی بزانین لە پێناو پاراستنی تەندروستی. تۆڕی هەواڵی CNN ئەو زانیاری هەڵانە لەگەڵ ڕاستیەکانیان دەخاتە ڕوو. دەوترێت جەڵتەی دڵ تەنها لە کەسانی بەتەمەن ڕوودەدات، بەڵام جەڵتەی دڵ لە هەموو کەسێک و هەموو تەمەنێک ڕوودەدات.
یان زۆر جار دەوترێت گیرانی خوێنبەرەکان تاکە هۆکاری جەڵتەی دڵە. لە ڕاستیدا جەڵتەی دڵ هەندێک جار ڕوودەدات بەهۆی هەبوونی نەخۆشی مایکرۆڤاسکیولەر کە نەخۆشیەکی دڵە. کاریگەری لەسەر دیواری دڵ و ناوپۆشی ناوەکی دڵ دروست دەکات دەبێتە هۆی جەڵتەی دڵ. لەو هەڵانی باس دەکرێت جەڵتەی دڵ ڕوونادات بۆ ئەو کەسانی کە تەندروستی باشیان هەیە و بەردەوام ڕێجێم دەکەن. بەڵام ئەم کەسانە تەنها لە جەڵتەی دڵ دوور دەکەونەوە بەڵام بەو واتایە نایەت کە ڕوونەدات. چونکە لە پاڵ تەندروستی باش و ڕێژیم هۆکاری دیکە هەیە بۆ ڕوودانی جەڵتەی دڵ. زۆر کە زانیاری هەڵە دەدەن و دەڵێن نیشانەکانی جەڵتەی دڵ لە خانمان و پیاوان هاوشێون. بەڵام لە ڕاستیدا جیاوازی هەیە لە نێوان نیشانەکانی جەڵتەی دڵ لە پیاوان و خانماندا. پیاوان زیاتر هەست بە ئازار دەکەن لە سنگیاندا، بەڵام خانمان هەست بە ئازار دەکەن لە پشت و مل و شەویلگەکان. هەروەها تووشی تەنگە نەفەسی دەبن، یاخود دەوترێت شێوەی کەسەکە پەیوەندی بە جەڵتەی دڵەوە نییە. بەڵام جەڵتەی دڵ زیاتر ئەگەری ڕوودانی هەیە لەو کەسانی تووشی نەخۆشی پیربوونی پێشوەخت دەبن. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان و لەگەڵ هاوکارم شوان محەممەد بەرنامەی پیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.